بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برایانی بەڕێز و خوشکانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا زۆر سوپاسی سەکۆی کوڕ و کاروانەکەم بە تایبەتی کوڕ و کۆنگرەی ڕۆژنامەوانی و بە تایبەتی مامۆستا کاروان کارکی ئەم ڕێخستنەی گرتازتۆ. سوپاسی کاکشوانەکەم کە و پێشنیارەی کرد، سوپاسی جەنابی مامۆستاکەم کە قبولی کرد ئەمڕۆ ئەم گفتوگۆیە زانستی بکەین دەربارەی ئەم پرسە هەستیار و گرنگە کە دڵنیام سەرەتا ئەبێ ئێمە بڵێن بۆ ئەوە هاتووینەتە ئێرە کە بیسلمێنین کە بۆ چوونە جیاوازەکان شتێکی سروشتین و هەمووشی شایانی ڕێزن و ئێمە بۆ ئەوەی ڕێز لە یەکتری بگرین پێویست ناکە بۆ چوونەکانمان وەکو یەک بێ و ئەو کاتەی ئێمە هەمومان وەکو یەکتری بیرەکەینەوە کەواتە بیر ناکەینەوە و ڕێزی کەسەکان و پارێزگاری لە مووقع و احترامیان و مافیان هیچ ئەمانە پەیوەندی بە هیچ شێوەیەک بە جیاوازی دید و بیر و ڕاوە نییە و سەرەتا بەم منتەڵەق و هەست و شعورەوە ئێمە ئەچینە ناو ئەم پرسە گرنگ و بابەتە هەستیارەوە. ئەوەی کە منەمەوێت لەم سەرەتایە بە خزمەت بەڕێستانی بڵێم وەکو بەشی یەکەمی قسەکانم ئەوەیە کە دیموکراسیەت وەکو پرسێکی جیهانی گشتگیر، پرسێکی فەلسەفیە، پرسێکی سیاسیە و کە دێتە ناو کایەی ئیسلامیش ئەبێتەوە بە هەم پرسێکی فکری و هەم پرسێکی فقهی، هەم پرسێکی یاسایی. دیموکراسیەت وەکو سیستەمێکی حکومڕانی ئەچێتە ناو هەموو گۆشەکانی ژیانی ئێمەوە، کاریگەری لەسەر هەموو هەڵس و کەوت و ماف و ئەو شتانەی ئێمە دائەنێ. ئێمە کە ئێستا باس لە دیموکراسیەتەکەین سەرەتاوە بێ ڕوون بێ ئێمە دیموکراسیەتمان نەهێناوە، بەڵکو دیموکراسیەت هاتووە بۆ لای ئێمە بەم سیستەمە غەربیە کە ئێستا لە وڵاتانی ئێمە پەیڕەویەکرێ. بەڵکو زۆرجار ئەوانەی کە مهتەمن بە لە ئیسلامیەکان و لە غەیری ئیسلامیەکانیش، ئەوانەی کە مهتەمن بە حقوق و حڕیات و کەرامەت و ماف و ئازادی خەڵک ئەڵێن دیموکراسیەت نییە، خۆزگە هەبوایە. ئەوەی کە هەیە گەندەڵیە، ئیستیبدادە، دیکتاتۆریەتە، هەڵاوێردنە، جیاکاریە لەسەر هەموو ئەساسێک. ئەمە هەیە لە وڵاتانی ئێمە. بۆیە لەم منتەڵەقەوە دیموکراسیەت ئەبێتە سیستەمێکی فکری و سیستەمێکی یاسایی و سیاسی کە کۆمەلگای ئێمە لە زۆر ڕۆ پێویستی پێیەتی. واتە من مەبەستمەوەی سەرەتاوە بڵێم ئێمە ئەگەر ئەو ڕەسەنایەتی کە لە ئیسلامە هەیە لە وڵاتی ئێمە پەیڕەوی بکرێ، ئێمە لە بواری یاساییە، لە بواری سیستەمی سیاسیە زۆر کەم پێویستمان، ناڵم بە شێوەیە پێویستمانێ، بە زۆر کەم لە شتێکی ڕواڵەتیە پێویستمان بەوە هەیە کە مەزهەبێک، سیستەمێک، بیرکردنەوەیەک لە دەرەوەی خۆمان هاوردە بکەین بۆ وڵاتی خۆمان. بەڵام لە بەرەوەی بەداخەوە سیستەمێکی مۆدێلێک و سیستەمێکی سیاسی ئیسلامی نییە ئێمە ئاماژەی پێ بکەین بڵێن وەکو ئەو سیستەمە ئێوە حکومڕانی بکەن و دەرەنجام سیستەمێکی جیهانیش هەیە کە پێوترێت دیموکراسی کە بە دڵنیاییەوە هەمووی خێر نییە و ئیدعاکانیشی هەموو ڕاز نین و تەطبیقاتیشی بەدەیان جۆر کراوە لەم لاولا. ناتوانی بڵێ دیموکراسیەت یەک شتە تا من یەک حکمی لەسەر بدەم. بەڵام مادەم ئێمە سیستەمێکی ئیسلامی سیاسی پراکتیزە کرا و یعنی تەجروبە کرا و ئەزمون کراومان نییە کە ئێستا لە واقعا ئیش بکە، یعنی مۆدێلێک هەبێ بڵێن وەکو ئەو مۆدێلە. و لەبەرەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتیش تەنها سیستەمێکی حکومڕانی بە کەڵکی ئەوە بێ مرۆڤ ئەزمونی بکە و خێری لێبینی بێ لە چەند شوێنێک، هەرچەنە وتم ئەو خێرە مطلق نییە خەتێ بێن بەژێرەوە. لێرەوە ئێماڵێن ئەم سیستەمە سیاسیە ضرورەتێکی کۆمەلگای ئێمەیە، نەک بۆ ئەوەی ببێتە بەدیلی ئیسلام، بەڵکو بۆ ئەوەی ببێتە بەدیلی ئیستیبداد. و لە ئەسڵیشە لە هیچ شوێنێکە دیموکراسیەت وەکو سیستەمێکی سیاسی بەدیلی ئاین نییە، بەڵکو لە سەرەتای قەرنی هەژدە و کۆتایەکانی قەرنی هەفتەوە ئەو کەنیسانەی کە ئینشقاقیان کرد لە کەنیسە ئینگلیکانیەکانی بەریتانیا و لە کاسۆلیکەکانی فەرەنسا و لە پرۆتستانتەکانیش کاریگەری گەورەیان هەبوو لە دروستکردنی نەک حتا دیموکراسیەت بەڵکو لە لیبرالیەتیش. یعنی کۆمەڵێک تەوژمی ئاینی ڕۆڵی کاریگەریان هەبوو، ئاینی مەسیحی لێرا من مەبەستمە لە دروستکردنی
خودی ئەو ئەزمونەی ئێستا پێوترێ دیموکراسیەت لە دنیا و پێ حتا لەوەش دوورتر لە ئامانجەکەی ئێمە کە پێوترێ لیبرالیزم. بۆیە لێرەوە ئێماڵین ئێستا ئێمە لە بەردەم سیستەمێکی سیاسیین، کاتێک کە باس لە دیموکراسیەت دەکەین باس لە سیستەمێکی سیاسیەکەین کە بێگومان حتمما کۆمەڵی عیب و نوقسانی هەیە و کۆمەڵی ڕەهەندی دژیشی هەیە لەگەڵ فکری ئیسلامی لە کاتێکا تێکەڵ ئەکرێ بە لیبرالیزم یا تێکەڵ ئەکرێ بە علمانێتی و سەکیۆلەریزم یاخود تێکەڵ ئەکرێ بە ئەزمونێکی کۆمۆنیستی یا تێکەڵ ئەکرێ بە هەر ناوەڕۆکێکی کولتوری و معریفی کە لەگەڵ فکری ئیسلامی ناگونجێ، یاخود کۆمەڵی لێکدانەوەی بۆ ئەکرێ وەکو هەندێک کەس بەو شێوەیە دیموکراسیەت ڕاڤاکەن کە لە هەر شوێنێک علمانیەت و جەوهەری لیبرالیزم نەبوو دیموکراسیەتیش نییە. ئەمەش ئەبەسنەوە بە مەسئلەی حقوق و حڕیاتی مەدەنی، کاڵێن حقوق و حڕیاتی مەدەنی و شخصی نەبوو یعنی دیموکراسیەت نییە. ئالەم بەم معنایەش فعلەن دیموکراسیەت ئەبێ پرسیاری زۆری لەسەر دروست بکرێ لە کۆمەلگایەکی ئیسلامیە کە خۆی خاوەنی نەریت و ڕاند و کولتوری خۆیەتی. بۆ ئەوەی درێژ نەچمە سەر مەوزوعە مقدماتانە ئەڵێم دیموکراسیەت چییە تاوەکو ئێمە پێش لەوەی حکمی لەسەر بدەین قاعدە منطقیەکاڵێ زانینی هەر شتێک ناسینی هەر شتێک سەرەتای حکمکردنە لەسەر ئەو شتە. معرفة الشيء الحكم على الشيء فرع من تصوره، يعني هەر شتێکتان نەیناسی چۆن حکمی لەسەرەکەی. لەبەرەوە ئایا دیموکراسیەت چییە تا ئێمە بڵێن ئەگونجێ لەگەڵ ئیسلامیان ناگونجێ؟ ئەمە خاڵێک. خاڵی دووەم بە مەرامی چی ئێمە لە پشتی دیموکراسیەتەوە مەسەلەن ئەمانەوێ ببێ یاخود لە پشتیەوەی لە هەندێک قۆناغا تەیید یەکەین لە هەندێک بۆ چوون و چەمکە لە هاوڕاین لەگەڵی و بە پێویستی کۆمەلگای خۆمانی ئەزانین. ئەمەش پرسیارێکی دووەمە. پرسیاری یەکەم، دیموکراسیەت لەسەر دوو چەمکی ئەساسی کۆمەڵە چەمکە بەس جەوهەریترینیان دوو چەمکی ئەساسیە. یەکەم بریتیە لە بەشداری لە دروستکردنی بڕیاری سیاسی و خاڵی پەیوەندیداریش بەم بەشداریە بریتیە لە مەسئلەی یەکسانی لە دروستکردنی ئەو بڕیارە، یعنی چەمکی یەکسانی و چەمکی بەشداری دوو چەمکی سەرەکی دروستکردنی دیموکراسیەتن. ئەسڵی دیموکراسیەت بۆ هاتووە خەڵک بەشدار بێ لە بڕیاردان لەسەر چارەنووسی خۆی و لەم بەشداریەشا یەکسان بێ، هەڵاوێردن لەسەر هیچ ئەساسێک نەبێ و بەشداریەکەشی بە معنای کەلیمە بەشداریەک بێ پێویستە بۆ ئەوەی کە بەشداریەکە معنای حەقیقی هەبێ ئەبێ بەشداریەکی ئازادانە بێ. ئەلێرەوە مەفهومی ئازادی دێت ئەبێتەوە بە یەکێکی تر لە بنەماکانی دروستکردنی سیستەمێکی دیموکراسی و بۆ ئەوەی ئەم ئازادیە معنای حەقیقی خۆی هەبێ و فعلەن ئازادی بێ مەفهومێکی تر پێویستە بۆ ئەم بەشداریە و یەکسانیە چەمکی یەکسانی لە فرسەتەکان و دەرفەتەکان. کاتێ ئەو هێزە سیاسیانە چی وەکو تاک چی وەکو کۆمەڵ چی کەسەکانی کۆمەلگا وەکو تاک چی گروپەکانی کۆمەلگا کە هێزە سیاسی و کۆمەڵایەتیەکانن بۆ ئەوەی کە بەشداری سیاسی حەقیقی بکەن و هیچ کامیان لەسەروی هیچ کامیانەوە نەبێ پێویستە دەرفەتەکان لە بەردەمیانە یەکسان بێ. ئەمەش پێویستی بە ئەوە هەیە کە خەڵکێک نەبن سەروەت و سوڵتا دەسەڵات و امتیازاتیان بۆ خۆیان قۆڕخ کرد بێت، چونکە لە هەر کۆمەلگایەکە امتیازات و خەڵکی پلەیەک و پلە دوو هەبوویتە دیموکراسیەت وجودی نییە. لە هەر کۆمەلگایەکە سامان قۆڕخ کرابوو بەدەست گروپێکی کۆمەڵایەتی دیاری کراو یا هێزێک یا ئایدۆلۆژیایەک ئیتر دیموکراسیەت لەو شوێنە وجودی نییە. لە هەر شوێنێک هێزی تۆقاندن لە دەست گروپ و کۆمەڵێکی دیاریکراوە بوو ئیتر لەو شوێنە دیموکراسیەت وجودی نییە. بۆیە ئێمە زۆرجا لە کوردستان ئەڵێن هەرگیز قسەکردن لە دیموکراسیەت بە تەواوی معنا لە کوردستان مەجموعەیەک درۆ نەبێ هیچی تر نییە، چونکە نە سامان لە بەردەست خەڵکایە بە یەکسانی و نەهێزی عسکەری و تۆقاندن لە دەستی خەڵکایە و لە دەستێکی بێلایەنایە و نە دەرفەتەکانیش لە بەردەم حیزبە سیاسیەکانە یەکسانن، بەڵکو وەکو پێشبڕکێک وایە کە یەکێک لە کیلۆمەترە لە پێش ئەوی ترۆوەستاوە ئەڵێ وەرە با پێشبڕکێ بکەین و ڕاکەین. ئالێرەوە کە تۆ سەیری ئەم چەمکانە گرنگاناکەی لە دیموکراسیا و سەیری وێرانی وڵاتی خۆشمانەکەی کە پڕێتی لە ئیستیبداد پڕێتی لە ناشەفافیت پڕێتی لە گەندەڵی قۆڕخکردنی سامان و دەرفەتەکان لێرەوە ئەزانی کە دیموکراسیەت جارێ واز لەوە بێنە لەگەڵ چیە گونجێ خۆی بۆ خۆی بۆ چارەسەری ئەم هەموو عیب و عارەی کە لە وڵاتەکانی ئێمە هەیە لە سیستەمی حکومڕانی زۆر گرنگە و پێویستە. لێرەوە پێویستە ئێمە باس لە شتێکی تریش بکەین.
پێویستمان بە دەسەڵاتێکی سیاسیە بۆ ئەوەی بەشداری و یەکسانی لە بەشداری مسۆگەر بکە، پێویستمان بە دەسەڵاتێکی تەنفیزی بێلایەنە لە ئەنجامدانی هەڵبژاردن. بۆیە ئەمەش ئەبێتەوە بە یەکێکی تر لە بنەماکانی دیموکراسیەت کە بە بێبوونی ئەوە ممکن نییە تاوەکو تۆ زەمانەتی ئەوە نەکەی کە دەنگەکانی خەڵک بە دروستی تعبیری لێکراوە و هەژمار کراوە و حسابی بۆ کراوە، چۆن نەتوانانی دڵنیابی لەوەی دەرەنجامەکان کە لێرە دەرئەخرێن ئەمانە دەرەنجامێکی حەقیقین و دەرەنجامێکی ڕاستن. بۆ ئەوەشی کە ئەم دەسەڵاتە تەنفیزیە نەتوانێت لەسەر خەڵکی جەور و زوڵم و ستەم بکە، ئەبێ ئەو وڵاتە دەسەڵاتێکی دادوەری بە تەواوی مەعنا هەم سەربەخۆ هەم کارا و هەم نظامێکی قانونیش لەبەردەست ئەو ئەنجومەن و ئەو دەستگا دادوەریە بێ کە نظامە قانونیەکە فعلەن تەمسیلی حەقیقەتی عەدالەت بکە. کەواتە ئێمە پێویستمان بە قسەکردن لەسەر دەسەڵاتی دادوەری لە ناو کۆمەلگا یەکەم سەربەخۆ بێ، دووهەم کارا بێ، سێم ئەو یاسایش حکومی پێکە یاسایەکی عادل و ڕەوا بێ. بۆیە لێرە شەو مەسئلەی دەسەڵاتی دادوەری و نظامی قەزایی ئەچێتەوە ناو جەوهەری ئەو شتێک کە پێوترێ نظامێکی عادل، یا لەم ڕۆژگارە لە دنیا پێوترێ نظامێکی دیموکراسی. جەوهەری نظامی دیموکراسی لەسەر ئەو ئەساسە دروست بووە حکمی ئەقەلیەت نەمێنێ، کەمینە حکمی زۆرینە نەکا. ئەو کەمینەیە چ بەناوی خواوە حکم بکە، وەکو حکوومەتی سیۆقراتی کە هەندێک جار لە سەقافەی عەرەبیە تەرجوما کرێ بۆ حکوومەتی دینی. من پێش لەوە غەربیەکەم وت بۆی کە زوانە زانێ حکوومەتی دینی منە مەبەستم حکوومەتی ئیسلامیە، وتم حکمی ثیۆقراتی کە تەرجمە ئەکرێ بە حکمی دینی، چونکە هەندێک ڕۆشنبیری ئیسلامی ئەم دەستەواژەیە بەکاردێنن، هەندێک خەڵک وازانێ ئەم ئیسلامیانە نەفرەت لە حکمی ئاینیەکەن لە حکمی ئیسلامەکەن. دەسەڵاتی دینی ئەو دەسەڵاتەیە کەسێک بە ناوی خواوە خۆی کردوتە سێبەری خوا، بە ناوی خواوە حکمەکە، و ئەمە لە ئیسلامی ئێمە شتێکی بێزرا و نەخوازرا و قبولکراو نییە، چونکە هەموو مرۆڤەکان ئەبێ یەکسان بن و هیچ کەسێک وەکیلی خوانیە. دوایش دێمە سەر هەندێک چەمک لە سەقافەی ئیسلامیا چۆن ئەم شتە پشتگیریەکە. کەواتە ئەم نیزامە بۆ دروست بووە کەمینەیەک خۆی نەکاتە کوێخا بەسەر خەڵکەوە، ئەو کەمینەیەکی کەمینەیەک بێ بەناوی دینەوە ئەوە بکە و لە حەقیقەتەشە تەمسیلی دین نەکە، بەڵکو تەمسیلی سیاسەتێکی تایبەت بە خۆی بکە، یا بە ناوی نەتەوە و نیشتیمانی و خەباتی نەتەوەی و شەرعێتی شۆڕژگێڕی و ڕزگارکردنی نەتەوە و ناسیۆنالیستی کوردی و بزوتنەوەی ڕزگاری نازامچی و ئەم جۆرەشتانەوە، کامەش بۆ خۆی پاساوێکی ترە بۆ ئیستیبداد، هەروەکو پاساوەکەی تر کە کەسێکی سیۆقراتی بەکاری هێنێ بۆ ئەوەی کە خۆی بسەپێنێ لەسەر خەڵک بە ناوی ئینەوە، بە ناوی ئەوەی کە من شەرعێتێکی سەروی زۆرینەی کۆمەلگام هەیە و ئەو شەرعێتە مێژوو خەبات و خوێن و ئەو جۆرەشتانە پێی بەخشیوم، کە ئەمە دووبارە حکمی کەمینەیە بەڵام بە پاساوێکی تری نەخوازراو لە هەر نظامێکی عادل، نەخوازراو لە ئیسلام، نەخوازراو لە نظامی عادل و نەخوازراوش لە دیموکراسی. بۆیە لێرەوە بێ باس لەوە بکەین کە ئەو نظامە سیاسی کە حکومەکە بێ حکمی کەمینە نەبێ، هەر کەمینەیەک بە هەر نایەک و خۆی سەپاند بێ لەسەر ئەو کۆمەلگایە. حتا لەما تێبینیەکرێ لیبرالیستەکان کە لە جۆن لۆکۆ دەست پێکا بۆ جۆن ستیوارت میل، ئەمانە ئەم لیبرالیستانە کەوتم لەو بزوتنەوەی لیبرالیستا هەندێ کەنیسەی منشقیش لە کەنیسەی پرۆتستانتی و کاتۆلیکی بەشداریان لە دروستکردی کردووە. ئەم لە لیبرالیستانە لەبەرەوەی دیدگایەکی تایبەت فەلسەفە و ئایدۆلۆژیایەکی تایبەتیانە بوو دژبوون بە دیموکراسی، کەچی ئێستا دیموکراسیەت فەلسەفەکەی ئەوانی قوتداوە و کردوێتە طبعاً دیموکراسیەت بەوەی کە ئێستا ممارەسە ئەکرێ لە وڵاتی غەربی و لە ئەوروپا بەتایبەتی پاشان بە دەرەجەیەکی کەمتریش لە ئەمریکا. ئێستا لیبرالیەت بووەتە فەلسەفە و شناسی دیموکراسیەت لە وڵاتانی ئەوروپا و بە ئەندازەیەکی زۆر لەوە کەمتریش یا ئەندازێک لەوە کەمتر ببورن لە ئەمریکاش، لە ئەوروپا و لە ئەمریکا بۆتە شوناس. لە کاتێک ئەم لیبرالیستانە کە سەرەتا کەمینە بوون و تعبیریان لە باسی ئەم مەسەلەی حقوق و حڕیاتی مەدەنیانە کرد، دوایی توانیان ببنە زۆرینە دەرەنجامی یعنی موژدەدان بە بیر و بۆچوونەکانیان لە کۆمەلگا ڕۆژئاواییەکان، ئێستا لیبرالیستی و دیموکراتی تقریباً بوونەتە شوناسێکی پێکەوە گرێدراو، کامەش بۆ خۆی لە ڕاستیە وانیە، یان لە ئەسڵا دیموکراسیەت هیچ علاقەیەکی بە لیبرالیزمەوە نییە. ئەچمە سەر ئەمە بە کورتی ئەوەیە کە دیموکراسیەت ئەمەیە. اینجا ئەمە چەندێکی بە کەڵک دێ و چەندێکی بە کەڵک نایەوە بۆ بە کەڵک نایە. هەندێک قسە لەسەرەوە کەم ئێستا کە
کۆمەڵێک مەفاهیم هەیە لە کولتوری ئیسلامی، لە شەریعەی ئیسلامی، لە فکری سیاسی ئیسلامی، لە ئەزمموی مێژووی ئیسلامی پشتیوانی لە زۆرێک لەم بنەمایاناکە کە ئێستا پێوترێ دیموکراسی. یەکێک لەوانە تاکیدکردنەوە لەسەر میحوەریەتی ئینسان و ئەوەی کە ئینسان سنتەری خزمەت پێکردنی هەر نیظامێکی سیاسیە. من لێرا میحوەریەتی ئینسان بەرامبەر بەخوا باس ناکەم، میحوەریەتی ئینسان بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی باسەکەم. ئەوە تا ئینسان بەدەر لە ئاینی، بەدەر لە ڕنگ و ڕەگەزی، لە هەر مێژوویەکی، لە هەر شتێکی لە قورئانە تاکید لەسەر ڕێز و کەرامەت و مافەکانی کراوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم. لە حەدیسی بوخاری هەیە کە جەنازەیەک بە بەردەم پێغەمبەر تێپەڕی صلی الله علیه وسلم لە بەری هەستا، وتیان یا رسول الله وە جەنازەی یەهودیە کە وتی ئەی مرۆڤ نییە. يعني ئەمە کە ئینسان بۆ خۆی بەدەر، طبعا هەموو ئەحکامی شەریعەی ئیسلامی کەس لە بەسەرمە خلافی نییە کە ئینسان مکەڕەمە و ڕێز لێگیراوە و دروستکراوێکی ڕێز لێگیراوی خوایە بەدەر لەوەی هەر ئاینێک و هەر مەزهەب و هەر فکر و سیاسێکی وەر شتێکی هەیە. خاڵێکی تر تاکیدکردنەوە لەسەر برایەتی ئینسانی لە نێوان مرۆڤەکانە و لەسەرم ئەساسەش دروستکردنی مەفهومی ئەوەی لەم سەردەما پێوترێ مواطنە و سیتیزنشیپ. تاکیدکردنەوە لەسەر ئازادی فکری و ئازادی ئاینی، ئەو ئاینەی کە ئازادی بۆ هەموو ئاینەکان دابین کرد و چەسپاندی و کردیە بەشێک لە عەقیدە و لە تەشریعاتی خۆی ئیسلامە کە ئیقراری هەموو ئاینەکانی کرد وەکو خۆی و بڕیاری ئەوەیدا کە شەڕکردن لەسەر ئەساسی ئاین نابێ بمێنێ و هەر کەسێک ئازادە لەوەی چۆن ئاینداری خۆیەکەوە بێ و ئازادیەشی بە ناوی خواوە ڕێزی لە بگیرێ، چونکە خوا ئەوێ مرۆڤەکان ئازاد من لەوەی کە هەرچی ئاینێک وەرچی مەزەب و شتێک بۆ خۆیان هەڵەبژێرن. تاکیدکردنەوە لەسەرەوەی کە شەرایعەکانی ئیسلام زۆرێکیان مەدەنین، ئەوانەی بە تایبەتی پەیوەندی بە عقودی بینی خەڵکەوە هەیە. لەبەر ئێمە پێویستمان بە عقودی مەدەنی نییە لە مەجالی معاملات و لە مەجالی مناکەحات و لەم جۆرە شتانە، بەڵکو ئەسڵی ئەم عقودانە لە ئیسلامە عقودی مەدەنین. بۆیە باسکردن ئەمەش خۆی گەڕێتەوە بۆ تاکیدکردنی چەمکێکی ترکە تاکیدی لەسەرەکرێ لە مەسەلەی مافە مەدەنیەکانی ئینسان. سەروەری یاسا و ئەوەی کە ڕئیس و مەرئوس هەموو بێ لە بەردەم یاسا یەکسان بن، ئەمە نەریتێکی ئیسلامیە و هیچ موسڵمانێک لەسەر ئەمە کێشە و قسەی نییە. مەسەلەی ئازادیەکان بۆ داهێنانی فکری، بۆ داهێنانی هونەری، بۆ داهێنانی زانستی کراون و هیچ وەختێک ئیسلام نەدژی عقل بووە، لە نەدژی زانست، نەدژی هونەر و داهێنانی هونەری بووە. داماڵینی پیرۆزی لە سەرکردەکان و لە دەسەڵاتدارە سیاسیەکان و لە سیستەمی سیاسی و ڕێگەگرتن لە دروستبوونی کەهەنوت و ئیکلیروس لە ئیسلام، ئەمە یەکێکە لە بنەمانە گۆڕەکانی ئیسلام کە هیچ موسڵمانێک اختلافی لەسەر نییە. ڕێگەگرتن لە هەڵاوێردن لەسەر ئەساسی دین و ڕەگەز و ئەم جۆرە شتانە یەکێکە لە بنەما ئیسلامیەکان کە جەدەلی لەسەر نییە. سربەخۆیی کۆمەلگا لە دەسەڵاتی سیاسی، هەروەکو نیظامی وەقف، هەروەکو نیظامی فتوا، هەروەکو نیظامی قەزا، کە ئەمانە هەموو بێ لە دەسەڵاتی سیاسی مستەقل بن، ئەمە هەم مەفهومێکی دیموکراسی هەم مەفهومێکی ئیسلامی و جەدەلی لەسەر نییە. حەقی مسۆگەرکردنی، مافی خۆپشاندان، مافی ڕادەربڕین، مافی ڕقنەگرتن لە سوڵتان، ڕیسواکردنی شتە ڕیسوایەکان و ئەمر بە معروف و نەهی لە منکەر یەکێکە لە نەگۆڕەکانی سیستەمی ئیسلامی موسڵمانێک جیاوازی لەسەری نییە. کاتە سەیری ئەم بنەمایانەکەی و سەیری سیستەمی سیاسی دیموکراسیەکەی ئەبینی ڕێژەیەکی زۆر لە بنەماکانیان و لە ئەسڵی ئامانجەکانیان هاوبەشن. بەڵام من چەند شتێک ئەڵێم ئێستاوا دیارە کاتی ڕوونکردنەوەیم نەماوە، چونکە کاتەکەی من تەواو بووە. یەک دقیقە ماوە هەوڵەدەم هەندێشت دوای شەرحەکەی بکەم، ئێستا بەس عنوانەکانی بڵێم. ئەوەیە کە هیچ کەسێک لە موسڵمانان لەگەڵ هیچ چەمکێکی دەرەکیان نییە بە مطلقی یان ڕەفزیکە بە مطلقی، هەرچەنە ئەو چەمکە حتا بەدیلیشی هەبێ لە ناو ئیسلامە، ڕەفزکردنی چەمکێک بە مطلقی شتێکی زانستی نییە. ئەگەر بەدیلیشیە بوو لە ئیسلامە تۆ ڕەفزی ناکەی، ئەڵێ ئەو شتە مەقبولە و لە ئیسلامە ناوی ئەوەیە، ئەگەر ئەمە 100% بگونجێ لەگەڵ ئیسلام. ئەگەر نەگونجا لەگەڵ ئیسلام هەندێ بنەماکانی ئەڵێ ئەمە پێکهاتەیەکە لە چەند شتێک، ئەوەنەی لەگەڵ ئیسلامە گونجێ، ئەوەنەی ناگونجێ. بەم شێوەیە بۆیە ئێمە ئەڵێن کاتێ علمانیەت و لیبرالیەت تێکەڵە بێ، ئەوە ئێمە بە دڵنیاییەوە ئەبێتە تەحەفوزمان هەبێ لەسەرەوەی کە پێوترێ دیموکراسی و سکیۆلەریزم و علمانیەت کراوە بە شوناس بۆی. من کاتەکە ڕێز لێگرم لەبەرەوەی تەواو بوو، قسەکانم دواتر کەم و داوای لەبردنتان لێکم. زۆر سوپاس. دووبارە سڵاتان لێکم بە سڵاوی ئیسلام. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. وێڕای دەستخۆشی و حرمەتی زۆرم بۆ جەنابی کاک دکتۆر و دید و تەڕح و بۆچوونەکانی خۆی بۆ خۆی ئازادە.
بەڵام من پێم وایە ئیسلام و دیموکراسی دوو شتی زۆر لە یەک جیاوازن. من پێش هەموو شتێک هاتووم بۆی شەڕ لەگەڵ زاراوا بکەم و پێغەمبەرەکەیشم هاتووە شتێکی هانیوە کە خاوەنی ئەدەبیات و کۆمەڵێک دابوو نەریتی خۆیەتی کە لە جێگایکی ترۆ هاتووە. بەرحاڵ ئێستا دێمە سەر باسێک من بە مقارنە باسەکەم. ئیسلام چی و دیموکراسی چییە؟ دیموکراسی لە جێگایەکەوە هاتووە پێش سەردەمی زاین 400 ساڵ پێش زاین لە جێگایەکەوە هاتووە، دوای ئەوە فۆرمەلە بووە و تاکو قۆناغی سەدەکانی ناوەڕاست و وردە کۆمەڵێک ناوی بۆ داهێنراوە دژی ئەکلێریۆس و پاپاکان و بەگزادە و دەسەڵاتدارەکان. سەرەتا دەسەڵاتدارانی ڕەسمالیەت کە ئەم بیرە هات بە مێشکیانە دیموکراسیەکی پۆلۆتیک با بڵێن دیموکراسیەکی سیاسیان هێنایە پێشەوە کە پێوترێ پۆلۆتیک دیموکراسی، بۆی خەڵک مافەکانی دیاری بێت و بتوانێت توانای دەنگدان و ڕای و تعبیر و ئەو شتانی خۆی هەبێت. پاشان دیمو ئەدمینسترێشن هاتووەتە دیموکراتی ئیداری، بۆی دەستە جەمعی توانای ئەوان هەبێ بڕیار بدەن. پاشان دیموکراتی سناعی هات بۆی کرێکارەکان لە ناو سناعەکان و ناو جێگاکانە بتوانن خاوەنی بڕیار و چالاکی لە لیژنەکان و دەسەڵاتێکیان جوزئیانە بێ ناو سناعەکانە واتە ناو کارگەکانە، بۆی ئەمەش ئەم ناوەی لێنرا. پاشان دیموکراتی سنترالیزم هاتە پێشەوە. هەموو ئەمانە ئیشیان ئەوە بوو کە دژی ئەکلێریۆس و پاپاکان هاتنە پێشەوە کە مرۆڤ کەرامەتی بپارێزێت لە ناو ئەوروپایە. هەموو ئەمە فۆرمەلە کرا بە شتێک پێوترێ لیبرالیزم. ئەم لیبرالیزمە دید و تەسەوراتی بۆ گردون و مرۆڤ و ژیان دید و تەسەوراتێک نییە کە ئیسلام هەیەتی. فکرێکە بارگاویە لەلایەنی ڕەسمالیەتی ئەوروپاوە ئەم دیموکراسی هێناوە لە ڕووی ئیداری و سیستماتیکەوە بۆ بارگاوی کردو بە لیبرالیزم بۆ ئەوەی کەرامەتی مرۆڤ لە دەستی دەسەڵاتدار و پاپا و بەگزادە و ئەوانەی کە پێشتر خراپەکار بوون لەو خۆراوە. پاشان دەستگاکانی ئازاد کرد کە وەکو ئێستا باوە دیموکراسی پێوتێت دەستگا ئازاد دەکات، دادگای ئازاد کردووە، میدیای ئازادی دامەزراندووە، هەموو ئەمانەی کردووە، هیچی لەبەر خاتی چاوی کاڵی مرۆڤایەتی نییە. هەموو ئەمەی کە کردووە بۆ نمونە دادگای ئازاد کردووە بۆی هەرچی کۆمپانیا زەبەلاحەکانی خۆیەتی بیپارێزێ بە یاسایەکە لە دادگا دایناوە بە میدیاکارە بە ڕێزەکان بۆ ئەوەی هەرچی گەندەڵی هەیە ئاشکرای بکە بۆی کۆمپانیا زەبەلاحەکانی خۆی لەناو نەچێت. لەبەر چاوی کاڵی مرۆڤایەتی نییە، لەبەر کۆمپانیا زەبەلاحە ڕەسمالێتەکانە و هێزێکی سۆپرمانی خەتڕەسەییشی بۆ ئامادە کردووە ئێوێ بە خەڵکی وا بناسێنێ کە لەبەر خاتی مرۆڤایەتیە نا، لەبەر خاتی 50 دەوڵەمەنە لە عالەمە. ئەمە دیموکراسی و ئەمە ئەو دەستگانەیە کە ئێستا دیموکراسی شانازی پێوەکە لەگەڵ ڕێزم ئێمەی ئیسلامیش زۆربەی زۆری هەڵمان گرتوتەوە لە کاتێکیشە خۆمان خاوەنی ئەدەبیاتی. ئەمە دیموکراسیە هاتووە ئازادی گشتەکانە پارێزێ، ئازادی مڵکایەتیە پارێزێ، ئازادی ڕادەربڕینە پارێزێ و ئازادی تاکیشە پارێزێ. هیچ کەسێک ناتوانێت لە دیموکراس خوازەکان لە ئەلمانی لەوانەی کە دیموکراسیانە لە هیچ ئینسایکلۆپیدیایەکە کە باز لە دیموکراسی دەکرێت ناتوانێت بڵێ ماکوان شتێکی هێناوە لە گیرفانی خۆی هێناوێتی پێناسەکەی هەڵەیە. هەرچی سایکلۆپیدیایە، هەرچی خۆرئاوایە، هەرچی مەباحسی سەقافی و معریفیە لە دنیاە، هەر ئەمە پێناسیان هەیە بۆ دیموکراسی. بەڵام ئەی ئیسلام چییە؟ ئیسلام لە جێگایەک هاتووە هیچ حەزارەتێکی نییە، لە جێگایەکی وشک و برینگەوە هاتووە، هیچ فەیلسوفێک لەناو عەرەبە هەڵ نەکەوتووە، لە جێگایەکەوە هات نە حەزارەتیە بوو نە ئیدارەیە بوو اللهم شەعر. بۆ لەوەوە هات، باشە بۆ لە یۆنانەوە نەهات؟ ئەگەر لە یۆنانەوە باتایە مانوت وەڵای شتێکیەوە نە گەورە نییە، ئەوە سقرات و ئەرستۆ و ئەفلاتون و هەموومانە لەوێ هەن. ئەگەر لە فەڵەستینەوە باتایە ئیسلام ئەیانوت عەرزی پێغەمبەرانە، ئەوە عیسا موسا هەموو پێغەمبەرانی بەنی ئیسرائیل لەوێ شتێکی تازەی نێناوە. ئەگەر لە ئێرانەوە باتایە ئەیانوە زەردەشت و یەزگورد و جەماعەتی تریش لەوێ بوون. لە تووبا و لە چینەوە باتایە کۆنفۆشیۆس و دەیانی وەکو بوزا هەبوون. ئەگەر لە هەندستانەوە باتایە بەدەیان فەلسەفەی شوشەنگی و میترایسمی و هەبوو. بۆ لەو جێگایەوە هات ئەمە جەوهەری باسەکەیە. بە وەحی هات لە جێگایەکەوە کە زادەی بیری بەشەریەت نییە. دیموکراسی مقارنەکەی من ئەمەیە، زادەی بەرهەمی فکری ئینسانە. ئیسلام زادەی وەحیە. پێغەمبەرێک هاتووە خوای گەورە ئاراستەی کردو بە وەحی. من بەلامەوە سەیرە ئیسلامێک کە خوای گەورە ناردبێتی لە جێگایەک و ئەمە موعجیزەکەیەتی کە ناردوێتی سیستمی سیاسی دەسەڵاتی هەموو شتێکی بە وەحی ئاراستە کراوە لە جێگایەکەوە وشک و برنگ فەیلسوفی تیاڵ نەکەوتووە زەمەنی خۆیان ناو جاهیلیەت دوو ئیمپراتۆرەتی گەورە دنیاە بە عەرزاکە فورس و ڕۆمە فارس بە تاقی تەنیا خاونی 2 ملیۆن جەیش بووە. ئەمە بۆ من جێگای سەرنجە کە هەڵگرەوەی
شتی خەڵکی تر نەبم هەتاکو من خاوەن و ڕیادە و قیادەی خەڵکانم کردووە وەکو ئیسلام مەبەسمە ئەوان شتی منیان هەڵگرتوتەوە بۆچی ئێستا من وام لێ هاتۆ شتی خەڵکی هەڵەگرمەوە ئایا شتەکەی من باشتر نییە عیلاقەم نییە بەسەرەوەی کابرا دیموکراسی خوازە بۆ خۆی چۆن بیرەکاتەوە دیموکراسی خوازەکە کەیفی خۆیەتی بەڵام ئەشێ من و ئەو شتی لە یەکچوونمان هەبێ شتی لە یەکچوون ناچم ناوی ئەم هەڵگرمەوە بۆ خۆم بۆ ناوی ئیسلامەکەی من هەڵناگرێتەوە ئایا ئیسلام خاوەنی سیستمی سیاسی نییە تا من بچم سیستمێکی سیاسی کەسێکی تر بێنم قرآنك أخوي متعالى فرميه الحمد لله الذي أنزل على عبده كتابه ولم يجعل له عوجا هيج خيشو خواريكي تيانية معقولة سيستمكي من بكلكي أواني بشمشتي كسي كتير البقرمو يعني معقول نية من أمام بيقبول ناك جاء ناوي أن ينزانستي ناوي أن ينزانستي من كسيكي أصوليم أصولي لشوينك هو سرچاوا أجري بينشتا كوتي كسيكي راديكالا كسيكي أصولي لبينشتو سرچاوا يقرتو يكمي عن قرآن والسنة كمصدر كما حتى ما شتيك ميك أبو يقرمو دوهم عقل طبعا عقل مبسمك وعقلي ماكوانا عقل علمايان ويك جانديانا تأمسر دما باشان ميجو إنجار واقع معقولة من 1400 سال سيستمي دنيان بري وبردبي استابل نموذج يكم لبرد ثانية وناتو أنا حكمي بكم لبرو براسي من بلا موسيرة لكاتيكي شاسلتي دسبيكي قرآن كخوي متعالى فرمي الحمد لله رب العالمين شناس نامي إسلامي وإنساني تحديدك ليه لكوتاي قرآن شخوي قورا فرمي قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس شري إيما لقل خلقيا ويك خواخ بادشاي خلقيا دا صلاة داري خلقيا وبناشي بيه بقرن بو خوايا كبادشاي أم خوايا من ملانيكي دروس كدوكو سيد قطب رحمتي خوايا اللي بيفرمي بيني كفر وإيمانا معقولة يعني إيه مشتك ما نبي في بدء سيستم سياسي من بشم ديمقراطية البقرمو طبعا لقرز ما روي دم ليش كسيجنا طرحي تصوري خوما كيكم أي باش التصورات الإسلامية شونا سيستمي إسلامي شيء كباز لواكي تولي ديمقراطي هيش بنمايكي لنا الإسلام أي كاد سيستم السياسي إسلامي كا بيش همشتك من حسب كما وطن عرس بكم سيستمي سياسي إسلامي لسردمي بيغمبري نازدار ودسبيك عليه الصلاة والسلام معقولة إما بيغمبرة كمان خوي حاكم بوا ده صلادار بوا جيشي هبوا مخابراتي هبوا يعني بروجي آوي بو دولتكي دابين كردو بروجي سياسي بو دولتكي دابين كردو دستوري نسيوا لسربنا ما يقري بندكي كوملايتي كافرمي كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بلا سيستميكي سياسي ما النبي بلا هبوا سردمي بيغمبري خاص سيستميكي بيغمبراتي بوا بلام أم سيستم بيغمبراتي نما لنا وإيما كسيستمي بيغمبراتي نمي لنا وإيما خو بيغمبري تتعظنا أيكوا سيستمكي ترشيا هر خوي بدمي خوي رسولي أكرم عليه الصلاة والسلام بوما اندز نشانك أفرمي ثم تكون من بعد خلافة يا فرمي ثم تكون نبوة ما شاء الله تكون ثم يرفع والله إذا شاء يرفعها ثم تكون خلافة على منهاج النبوة أم منهاج نبوة واتد صلاتك بيجشتو من بيغمبركم عليه الصلاة والسلام أفرمي دا صلاتك بيجشتو هي لقال وشك دا صلاتي بيجشتوها إن جاء فرمي عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين إن جاء فرمي فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة سيستم طبعا هني الشد هي استنى يبودوز راوت السيستم شتيكي لاتينية رجيم إنجليزية نظام عربية كيدي طبعا النظام يعني شيء السيستم يعني شيء زماني عربية وأتا أو بتي كدنكي لؤكي في أبسريته الريق أخرية أما نظام اشتكى كالريق أخرية معقول ماوي قامتك بانغا كأخوي متعالى فرمي الله أكبر الله أكبر بلا مسلمان أو قسيا كان وكلا الله أكبر أشهد ولا إله إلا الله إلى آخره قامتها 5 مليون كز لحجة ريزة بيتو سيستماتيكا بيت ببيوي هيش كس بيان بلا كزانايكي أمريكي كخوي أوي بيني زانايكي عسكرتاريته كوتي أما أجر بنظامي ريخستن بيكين كيسمع البنجاس على تاو خلق الريك بخين لما أوي قامتك كما خلق الريك كبير أم سيستم أم نظامك لسرتاي دسبيكي نيوجو دسبيكا فراوان تربي بو دولة فراوان تربي بو علاقات شمولية وعالمية لإسلام لسدمي في غنبري نازدار وسرچاوي قلتو باشان خوي دز نشاني سيستم كمان بوكا كسيستمي خلافة الراشدية وتا سيستمي بيجشتوها دوايا وسيستمي تريش باسكا في غنبري نازدار بويا ما فرمي ثم تكون ملكا عاصا سيستمي كي بادشايتي وراثي كتابة نازان قبيان كردو بكرسكان برلاي ناكن أشهد ملا معاوية ودس بيبكات بوديان عباسي وأميو خلقيتر أما هل سيستمي إسلامي رنا إسلامها هي نديمقراطي سيستمي إسلامية ناتواني بيكون جنين لقضية ناتواني سرمایه‌داری بيكون جنين ناتواني ليبرالي بيكون جنين حتى أو سيستم الجبابي ليش كفي غنبري نازدار باسي لواكات بصدان بياي وكو برقيا روق وحجاجي كوري في ثقافي وتتشو دياني تريش لم يجوا كباسك همي بياي قندلو خرافكارو فاسق بون بلام هل نفس سيستم إسلامي كابون نهاتون شتيكي تر هل بقرنا وغيري أم سيستم إسلامية كواتا
ئەو هەموو باسەیتر کە چونکە دوای ئەوەش پێغەمبەری نازدار تەحدیدی سیستمەکە ئەکاتەوە ئەفەرمێت ئەو کەسانی کێنە ناو دەرئەچن لەم سیستمە ئەوانە خارجن عن قانون دەولە کابرایەکی وەکو حەقم المطەیری کە دکتۆرای هەیە لەسەر خطابی سیاسی زۆر جوان باز لەما کاتەوە کە ئەم سیستمە چۆن دەستنیشانەکرێ بەڵام ئەوەی کە من بەلامەوە بەستە ئەی ئەم سیستمە هەیە هەموو سیستمەکان وەکو بۆ نمونە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی والپێغەمبەری خۆش عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوان 30 ساڵە و ئەمیشیان 23 ساڵە ئەم سیستمە پێگەیشتووە کە لە پێغەمبەری نازەرەوە دەست پێکە هەتاکو حەسەنی کوڕی عەلی ڕەزامەندی خوای لێبێ ئەم سیستمە لەناو موسڵمانانە دووبارە ئەبێتەوە بۆ بەڵگەی ئەوەی خوای متعال لە قورئانە ئەفەرمێ کە پێغەمبەرێکتان هەیە ئوسوەة الحەسەنەیە بۆ ئێوە بۆی تحقیقی ئەم ئیعجازە بێ ئەشێت ئەم تەسەووری کە من باس یەکەم بۆ کابرایەکی عەلمانی شتێکی ڕجعی و دواکەوتوی بێ مادیانە بیر نەکاتەوە لە من بەڵام هەچی سیستمی ئیسلامیە کە دامەزراوە لەسەر بنەمای 4 شت دامەزراوە کە لە خلافەتی ڕاشیدیە هەبووە بریتیە لە خوڕەوشتی جوان بریتیە لە خواناسی بریتیە لە دادپەروەری بریتیە لە زانست من کەیفی خۆیەتی کابرای عەلمانی دیموکراسیت بەم نەڵێ وەڵا ئەم شتانەمان لێگەچێ بیانن وەسەلەن لێگەچێ ڕۆ دیموکراسی خۆت بۆ خۆت نجی ئیسلامی خۆمم پێ نای گۆڕمە بە دیموکراسیەکەیتم دیموکراسی پێشەوەی پێغەمبەری نازداریش بە عەلەیهی سەڵات وسەلام 1100 ساڵیشی کردووە پێشتر وجودی هەبووە گەر باش بووە پێغەمبەرەکەمان هەڵی نەگرتووە بۆ حەدیثێکی ئەفەرمێ إن الله نظر إلى أهل الأرض فمقتهم عربهم وعجمهم إلا بقايا من أهل الكتاب بۆچی بەکاری نێناوە خۆ پێغەمبەری خوا قابیلە پێغەمبەری خوا لە ئێمە زیاتر بە وحی ئاراستاکرا شتە باشەکانی پێ بەگە شتێکی فکرێکی باش ببێ ئەی هێنا هەڵیەگرتەوە باشە کەواتە ئەم سیستمە دووبارە ئەبێتەوە بەڵگەیەوەشی کە پێغەمبەری خوا فەرمێ ثم تكون خلافة على منهاج النبوة ئەم فکرەی کە ئێستا مسلمانان پێی مەفتون بوون چۆن هاتە ناو مسلمانانەوە ئەم سیستمی دیموکراسیە لە سەردەمی جەمالەدینی ئەفغانی و ڕەفاع تەحتەهاوی و پاشان تەئسیل کراوە لەلایەن خدخدێوی ئیسماعیل و ئینجا دوایەوە محەممەد عەلی پاشا اینجا لەم سەردەمەیشا کەسانی وەکو ئەحمەد کاتب هاتون کتێبیان لەسەر نووسیوە کە نازانم بە چ شێوەیە گەڵن سیستمی سیاسی لە ئیسلامانیە ئەمە لە 1925 جا کەسێک بەناوی عەلی عەبدوڕەزاق ئەم قسەیەی کرد وەکو ئەوەی ئێستای کە ئەحمەد کاتب بەڵێتەوە هەر علەمایانی ئەسەر شاربەدەریان کرد پلەی علەماکەیان لێسەندەوە هەمووی شاربەدەریان کردن تۆ کەواکەیانی کەواتە ئەم دینە نوقسانە من کە خاوەنی شتێک بم 1400 ساڵ وجودی هەبێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی زانستەوە هیچ شتێک نییە لە ئەوروپایە کە ئێستا ئێمەش نموزەجی ئەوانە هێنینەوە لە فەڕەنسایە گەورەترین کتێب لە کتێبخانە لە پاریسە بەناوی ئەڤەسیناوەیە هیچ شتێکی طبی هیچ شتێکی معماری نییە سەرەتا و سەرچاوکە حتا دروستکردنی هەلیکۆپتەر و تەیاری گەورە لە واشنتن و لە فرنسا لە کۆنکۆردا کاشیتە سەری مەتاحف و سەری معرەزەکانیانەکەی ئیلا بێ بگەڕێنەوە بۆ ئیسلام بۆ عەباسی کوڕی فەرناز ڕەحمەتی خوای لێبێ من خۆم خاوەنی ئەم حەزارەتم خاوەنی ئەم هەموو چەمکە جوانم من جەنگم جەنگی زاراوەیە بەڕێزان یعنی کەسێک بێت دێم بڵێ وڵا باشە فەرقی دیموکراسی ئیسلام چیەوە نیە هەموو شتیان لێگەچێ باڵێ لێگەچێ ئەشێ ڕێزی بەرامبەرەکەم بگرم هەموو شتێکی لێ بگرم من کە خۆم خاوەنی شتێکم ناچم بنووسێن بە شتێکی ترەوە ئەمە تەڕحەکەیە ئەمە باسەکەیە ئەشێ دیموکراسی شتی جوانی تیا بێ سۆسیالیزم شتی جوانی تیا بێ کۆمونیزم شتی جوانی تیا بێ من کە خۆم پێمە بۆ بیگۆڕمە بە شتێکی تر ئەمە ئەسڵی تەرحی فکرەکەیە کە من باسی لێواکەم پاشان پێغەمبەری خوا هات عەلەیهی سەڵات وسەلام کۆتایی بەوەیەنم ئەسڵەن دژی دیموکراسی بوو هەشەڕی لەگەڵ دیموکراسیا کرد بە چ بەڵگەیەک ئەم پەرلەمانی کە ئێستا هەمانە لە سەردەمی قوڕەیشا ناویان نابوو بە سەردەمی نەدووە دارن نەدووە بەنی هاشم 15 نوێنەریان هەبوو لە ناو دارن نەدووەیە وەکو محەممەدی بازەباسی لێوە کاتەوە تحت ڕایەت الرەسول بەنی مەخزوم کە دەمە مشکیلیان هەبوو لەگەڵیانە حیزبی بەرامبەرەکەی بوو 14 نوێنەریان هەبوو بێژگە لە بەنی کیلا بوو بەنیەکانی تر هەمیان هاتبوونە ناویانەوە هاتن بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کورە وتیان وەرە کاکە خینە ناو ئەم دارون نەدووەی خۆمانەوە ئەو کەین بە پاشای خۆمان چی ئەڵێ ئەدەینە کاکە بەس با کۆمپانیاکەمان هیچی لێ بەسەر نیە ئەو تیجارەتەمان هەیە لە بینی شام و لە بینی یەمەنە با کۆتایی پێ نەیە پێغەمبەری خوا فەرمی وەڵا ئەگەر مانگ ڕۆژ بێنن بیخەنە لای ڕاستم و مانگیش بێنن بیخەنە لای چەپم بەخوا نایەمە لایەوە سیستەمەکە ئێوەم پێ قبوڵ نییە دوای ئەوە کە چووە مەدینە ڕازینە خۆگەر ئێستا بووە ئەمان و وەڵا پێغەمبەری خوا ئەیوو ئەبوو بەکر با بچینە ناوی لەگەڵ عومەرا کۆ شتێکی باشە دینەکەی خۆمانە گەیەنی نەیکرد سیستمی ئەو نییە شتی خەڵک هەڵ ناگرێتەوە خۆی ساحیبی ئەدەبیاتی خۆیەتی چووە مەدینە لە ڕای خوا جێگەیان کردەوە پاشان بە مومەکینی هاتەوە دارن نەدووەکەی کردەوە بەچی فرۆشتی بە عەبدوڵای کوڕی مەسعود و عەبدوڵای کوڕی مەسعودی فرۆشتی بە کەسێک کردی بە تەویلەی حەیوان لەگەڵ ڕێزم بۆ خەڵکێکە هەر چۆنێک بیر ئەکاتەوە لە تەسەوراتی خۆی کاتێک کە پێغەمبەری خوا هاتووە ئەم فکرەی هێناوە ئەم تەسەوراتی هێناوە بەم وحیە هاتووە فۆرمەلە بۆتەوە بۆ ئێمە پێغەمبەری خوش بەشەرە
بەڵام ئەو کە تهدیدی مووقفی خۆیەکە لە بەشەریەتەکەی خوای متعال پێ فەرمێ بەڵام بە وەحی ئاراستەمان کردووە. من قسەم ئەمەیە بەڕێزانی من کاتم زۆر ماوە 5 دقیقە ماوە مهمە. من قسەکەم ئەمەیە بەڕێزانی من کاتێک خوای متعال کە پێغەمبەرێک ئەنێرێ بۆ ناو خەڵکی ئێوێ پێیان بڵێت ئەم شترە لای خواوە هاتووە. یعنی خەڵکێک گێ دەڵێت تۆ شتەکە پیرۆزەکەی بەڵێ بە تەکید پیرۆز یەکەم من خوا ناگۆڕمەوە بە فکری بەشەریەت. من چۆن ئیسلامە خەمە ژێر تحقیقەوە بڵێم وڵا لە دیموکراسیە دادگەری هەیە و لە ئیسلامیشە دادگەری هەیە. کاتێک کە دادگەری هەیە دادگەری خوایە. ئەم مرۆڤ دای ئەنێ بۆ خەڵکی بەڵام خوای گەورە ناخی مرۆڤەکان ئەزانێ. ناخی مرۆڤەکان ئەخوێنێتەوە وەکو سەید قوتبە فەرمێ بۆیە ئەم قورئانە هاتووە قسەکردنە لەگەڵ ناخی یەک بەیەکی ئێمەیە. ئەشێ کابرایە هەر وەکو خۆتان فەرمووتان دیموکراسی لە دانیمارک فەرقی هەیە بۆ سوید فەرقی هەیە بۆ ئەمریکا بۆ جێگایەکی تر کە ئەمە لە جێگایەک بۆ جێگایەک فەرقی هەبێت تا ئیسەی شوناسێکی تەواوەتی نەبێ هەچی بیرمەندەکانێتیشی قسەیان لەسەر کرد بێت بۆ خۆی ئەمریکا کە ئیدعای دیموکراسیەکە لەسەر جمجمەی خوێنی 80 ملیۆن هەندە سوور دروست بۆ دوایەوە ئەفریقی ئیسترات کردو بردێتە ئەو جێگایە چۆن ئەمە ناکەوێتە ژێر پرسیارە چۆن ئەم سیستمێکی گونجاوە چۆن بۆ خۆمان هەروەکو کاکتۆریش فەرمی لە ژێر پرسیارایە بەڵام من خۆم شتی باشترم پێ چۆن ئەمە ئەخەمە ژێر ئەم پرسیارەوە. ئەخیراً ئەگەر خەڵکێک بێت بڵێ بۆ نمونە شورا و ینی نمونەیەک وەرەگرینەوە ئەگەر شورا لە ئیسلامە لە دیموکراسی بچێ هیچ کێشەیەکی تیان ئێمە شورامانێ بەڵام نایگۆڕمە بە دیموکراسی. هەروەک دکتۆر ڕاغب سەرجانی کە ئیخوانێکی مەرمۆقی میسرە ئەڵێ شورای ئیسلامی و لەگەڵ دیموکراسیا مقارنە ناکاتەوە دیموکراسی تەلێکی بارگاوی پڕ تەزوی کارەبایە ئینسان دەستی بەریکە و تاڵی قژی بە ئاسمان ئاڕوە. ئەی ئیسلامیەت چیەکە؟ ئیسلام بەم شورایە شتێکی تێوە ئەپێچێت بۆ ئەوەی بتوانێت ئینسانەکان و مرۆڤەکان بپارێزێ. مەجالم نییە باسی ئەوانە ناکەمەوە. تایبەتمەندی سیستمی ئیسلامی چییە؟ بریتە لە ڕەبانیەت بە دوو مەصدەر. مەصدەرێکیان وجهەیە ڕووگەی قبلة وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين. وجهي كتريشيان بريتيا لوجهي قانوني كسير بنماي قولي لسردام بنماي قضائي بنماي تنفيذي وبنماي تشريعي. عدل تايبد من ديكانيتي عالمية واقعيتيش ناتو أنا مش مسألة شرحيات. بنماي السيستمي سياسي إسلامي تشيا حاكمية في الله. حاكميتي خواي قورا لسياسته وسرشاوة ناقري عقيدة. لسردمي بيغمبري خواو عليه الصلاة والسلام تا سفياني الثوري وأحمد كوري حنبل ودواي أو ابن تيمية ودواي أو محمد كوري عبد الوهاب وتا أم سردمش بو ختاتوا أما عقيدة هيش كسيك ناتو أنا حاكم يد لك سياسة شرقية جانا كاتوا سياسة لفقه وسرشاوي قرتوا فرقك زور مهمة سيستمي سياسي لعقيدة وسرشاوي قرب بلام إيش كردنكي كسياستك فقهي إسلامية باشان عدل مساواة إسلامي باشان طاعة بيعد اینجا شورای ئیسلامی. ئەخێر بەڕێزانی من دیموکراسی گیانبینێکی تایبەتی هەیە. دوو دقەما بێ زۆر باشە هەرەمە هینەکەم زۆر باشە کە ئوترێت دیموکراسی بارگاویە بە لیبرالی ئەمەش تەسەوراتێکی بۆ دنیا بۆ گەردون بۆ مرۆڤ بۆ دەسەڵات بۆ هەموو ئەو شتانەی کە باسی لێوە ئەکەینەوە باشە. بنەمای ئەمدا ئەمەزرێ کە گەل خوای سەر زەویە گەل ئەتوانێ بڕیار بە هیچ کەسێک لە گەل ناتوانێت بەرامبەر گەل بوەسێتەوە. ئەمە قەرارێتی هیچ کەس ئەڵتوانێ بڵێ وانە گەل بۆ خۆی ساحبی هەموو شتێکە. لە ئیسلامە خوای گەورە ساحبی هەموو شتێکە. ئەم تەشریعەکە لە کوێوە وەرەگرێ لە پەرلەمان و ئەم ناوی ناوە شورا. ئەو گرێبەندێکی کۆمەڵایەتیە ناوی ناوە وەک ژان ژاک ڕۆسۆ ناوی ناوە بە گرێبەندێکی کۆمەڵایەتی لە بینی حاکم و مەحکومە. ئەم گرێبەندێکی کۆمەڵایەتی ئیلاهیە پێش هەموو شتێک ئینجا لەگەڵ کۆمەڵگاکە ڕێکی خاتەوە. يعني تو هرشيك بيني ليكتشوني شي بكيتوا وكو إمامي علي فرمي كلمة الحق يراد بها الباطل تو أملنا وخنا اشتيكا بلام للركش اشتيكي ترى رقم هالرقمة بقى بلام بوي نمونك جوان تلباس بكمو معقولة 1000 ديناري عراقي لقل 1000 دولار هردو كان رقما اخي معقولة ام دوانا تو بشو بهني بيكتري راستا لبر او بيويستا ايما بتوانين تصوراتي ديمقراسي بوي ايما اسلامي بروجمان شقيوة ناچينا بيشو كيشكان من اويا ادبياتي خومان رومان نايوكو خوي باس بكين اسلام وديمقراطي دو چمكي جوازن وامو چيكي دعوه بانگوازیانه بیش گلوی که کورک بیتو شویکی اکادمی بخوی ببینه. بوی الان پیوست اسلامی کن آوانده دنگ برز نکنه و با دموکراسی. پیوست دنگ به اسلامی که خوان برز کنه. ازانم تنزل نکنه مبادی اسلامی. بلان بوش تیک هل بگرینه و کشتی خوامانیه. بله فعلا من شرم لقى شري لقى زاراوايا چونك كوملك ادبيات زاراوام هيا او قبولي ناكا يا ساي طواريب وداناوا كابرا براي بخوانيه براي بدينداريت نيه براي ب يك أدبيات إسلامية في شو عيشة
باس لە ئەدەبیات و جەدەلێتی مارکسیەکە یەک سەعات بۆ شیەکە دەڵێ هونالك علاقة جدلية بين الظاهر والباطن پێڵەی کافر یەکسەر قانونێکی تیرۆریان بۆ داناوی لە پەرلەمان و وڵاتێکی موسڵمان ئەگەر بە کەسێک بڵێ کافر یەکسەر ئەبێ بچیتە بەردەمی پەتی سێدارە و ئیعدام بکرێت کابرا بە ئەسڵیش کافرە خۆ کافر شاخ و گوێی نییە جنێو نییە بۆیە مستەڵەحەکە ئەوانی شەڕی مستەڵەحمان لەگەڵاکەن وشەی شەهید کە وشەیەکی ئیسلامیە بەکاری ئەهێنێتەوە بەطعنەوە بەکارێنێتەوە ئەنفال کە مستەڵەحی ئیسلامیە بەکارێنێتەوە بەطعنەوە بەکارێنێتەوە حتى حیزبەکانی تر شوناسی حیزبە ئەلمانیەکان و ئیسلامیەکان ئەکرێت من ناوی حیزبێکی ئیسلامی لێ بکەمەوە بەڵام کاکە بچۆ ناوێکێتی نیشتیمانی کوردستان و کە سوسیال دیموکراتە بڕۆ لەناو ئەوە ئیشکە قبوڵت نییە بکەواتە ئەبێ ئەدەبیات و ناوەکان جیاواز بێ هەر یەک بە ئەدەبیات و شوناسی خۆی و ناسنامەی خۆی بۆی خۆی بە خەڵکی بناسێنێ ئەمە وەکو مەسلەی ناو و ناوەڕۆک کە زۆر گرنگە لە ئیسلامە و پێغەمبەری خۆش عەلەیهی سەڵات وسەلام احتیمامی زۆری پێیاوە نازانم دەنگ نایەت مەزبوطە مەزبوط باشە پاشان لە ئیسلامە بەڕێزانی من مشکلەم لەگەڵ پەرلەمانە نییە پەرلەمان بینایە هیچ کێشەیەک بۆ من دروست ناکات پەرلەمانە نازانم چێ ئەوە بینایە من لەگەڵ بینا شەڕ ناکەم لەگەڵ دار و دیوارە شەڕ ناکەم لەگەڵ یاسا شەڕەکەم یاسا بێت یاسای جێندەرم بۆ دەربکا و بڵێ فرەژنی و لەولاوە بڵێ ئەو هەموو تەسەورکەن لە وڵاتێکی مسلمانانە کۆمپانیا دانرێ کۆمپانیای خەڵکی طەبیعی بۆ هێنانی کاشی بەس لەبەرەوەی ئینتیمایەکی ئیسلامی هەیە بۆی دروست ناکرێن نمونەم لە بەردەستایە سەدان کۆمپانیای گەورەی هێنانی مەشروب کە ئەم وڵاتە زۆربەی زۆریشی مەشروب خۆر نییە معقولە چۆن کامە حکم ئەم حکومە لە کێوە سەرچاوی گرتووە گەر لە جێگایەکەوە نەبێت کە یاساکە خەڵکێکی تر پیادەیەکە و یاسای ئیسلامی ئیهمال کردووە لە ڕووی مەیدانیەوە بەڕێزانی من لە دنیای ئەمڕۆی دیموکراسیە سەو سەیری ئەم دیموکراسیەکەن بۆیە من پێم وایە وەکو مریشک وایە هێلکەی شەکا و ڕیقنەی شەکا هێلکەکەی کەمترە لە ڕیقنەکە چونکە عادە مریشک هەر ڕۆژی هێلکەیەکەکە بەڵام ڕیقنەیش زۆرەکە لەگەڵ ڕێزم بۆ دیموکراس خواستەکان تەسەوراتی منە ئەمە چونکە ئەم سیستەمە ناگونجێ لەگەڵ وڵاتی منە معقولە لەو سەری مۆریتانیاوە تا ئەو سەری وڵاتی دنیا بێن کام وڵاتێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا لەسەر سندوقی دەنگدان دیموکراسیان قبول کردووە کاتێ بەرەی ئینقاز لە نەوەتەکانە بە سندوقی دەنگدان بە نەزیهانە توانیان بچنە سەر حکم فەڕەنسای وڵاتی دیموکراسی و تێگەر ئینقازمان نەکەن لە بەرەی ئینقاز ئێمە ئینقازتانەکەین کوا دیموکراسی چیان نەکرد بە سندوقی دەنگدان حەماس هاتە سەر حکم بەرامبەر بە مسلمانەکان قسەکەم بەس نموزەجی ئەوەیەنمەوە وتیان قبولمان نییە چیان نەکرد بە غەزە و زفەی غەربی و شەرقیەکەیشی بابە محەممەد مرسی فەقیر ئەو پیاوە بەڕێزە باشە ئەمە نموزەجی دیموکراسی نییە لە دنیاە سێری مشەڕەف بکەن لە پاکستانە بابە سەدان نمونەی تر هەیە لە ئەوروپایە خەڵک ئازادە ئازادی هەیە لە خۆشەویستی بەرامبەر بە ئافرەت لە دیسکۆکانە لە مەشروب خواردنە لە حەزیە سەرمایەداری خێزانی نەهێشتووە ئەشێت ئەم دیموکراسیە لە جێگایەک بە شێوەیەک حکومکە خەڵکەکە بڕەتێنێ چاوچنۆکی کردو بۆ هەموو ئەوەی کە دای بماڵێ لە هەموو ئەزمموی حیاتی خێزانی ئەزمموی حیاتی خۆشەویستی من لە ئەوروپایە ئەژیم ئەزانم ئینسان چەنە قیمەتی هەیە ئەزانم کە باوک لەوێ چ معنایەکی ئەزانم کە مناڵ کوڕی ڕقەمە ئافرەت هەموو حەزەکانی لەسەر هەموو ئاواتی ئەوەیە لە هەفتەیەکە ئیش بکات بۆ ئەوەی ئەو شەوەی کە شەوی شەمە و یەکشەمەیە خۆی مەست بکە و هەچیش ناڕەحەتی و ئازارێتی لە بیری خۆی بباتەوە کورە بڕێزانی من کابرایەکی سەرسەری وڵاتی ئێمەچە لە دیسکۆیەکە ئافرەتێکی ئەوروپیە دەدەرەوە ئەم کابرا سەرسەریە نوێژ ناکە هیچ شتێ ناکە معجیبە بێتۆ پێی لەبەرەوەی کەرامەتیە پارێزێ نەخوەیەکی ئیسلامی تایە لەناو ئەم وڵاتە دیموکراتیا بەم کابرا مەشروب خۆرە سەرسەری لە دیسکۆ هێنێتە دەرەوە ئەمە نەک نموزەجە ئەمە دیاردەیە لە ئەوروپایە ئەزانن بۆ لەبەرەوەی ئەم دیموکراسی و سەرمایەداریە وایشی کردووە لە ئەوروپا ڕاستە لە ڕووی کوشتن و تەقینەوە ئەو شتانە نییە لەوێ بەڵام سیستمێکی سارد و سڕ سیستمێک کە هەموو ئەو مجتەمەعی وێران کردو ئەو مجتەمەعی وا لێ کردو ڕووتی کردوتەوە لە خۆشەویستی وەکو عیزەت بیرگۆڤیچ لەو کتێبە ناوازەیە ئەڵە ئەوان لەسەر سیستمێکی مادی بەحت ئیشەکەن ئەمەش ئەو سیستمە دیموکراسیە کە ئەوان باسییان لێوە کردوتەوە من نموزەجی ئەلبێر کامۆ فەیلسوفی جەزائیری فەڕەنسی ئەڵێ مسلماتی دیموکراسی ئەوەیە کە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە لەبەرەوەی مەحاکمی تەفتیش دروستەکە کەسێک نییە لە ڕائیدان و قاعیدانی فەیلسوفانی ئەم بیرە ئەم سیستمە ئەم هەشتەی ئەم ناوەی لێ ئەنێنەوە باس لەوە نەکە کە دین پەراوێز نەکە من چۆن تەبەنی بکەم ئەشێ لە ناو سیستمەکە ئیش بکەم بەڵام هەرگیز هەرگیز تەبەنی ئەمە ناکەم بۆیە ئێمە تەبەنیمان کردووە تا ئێستا نەبووینە تەخاوەنی پرۆژەی خۆمان ئەی باشە ئەپرسن ئەی باشە ئێمە چی بکەین ئەی ئەم ئیسلامت بۆ چی هەڵگرتووە ئەی تۆ صاحب یەگەر ئەم ئیسلامە عەزیمە نەبی لە خواوە هاتووە خوا
خوا هێناوێتی خوارە بۆ پێغەمبەرێکی نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تۆ بۆچی بەشداریەکەی لەم سیستەما لەبەر ئەوەش کە بەشداری تیا کردەوە هەروەکو محەممەد مورسی وەکو بەرەی ئینقاز وەکو خەڵکی تری لێ ناتوانانی پرۆژەکانی خۆت بخەیتە پێشەوە کە خستیشتە پێشەوە زۆرینەیشت لەگەڵا بوو کورە وەختە دیموکراسی دیکتاتۆرترین نیزامە لەسەرم عەرزە لە چ وڵاتێکە هاتووە زۆرینە حکوم بکە بابەگیان وەڵڵا کۆمپانیای زەبەلاح بلاگوەتەر حکومەکە ئەمریکا حکومەکە ئەوە حکومەکە کە ئەوێت سەرمایەکەی خۆی بەسەر خەڵکییا بچەسپێنێ هەموو دامەزراوانش دووبارەیەکەمەوە ئەمە زۆر مهمە میدیای ئازاد دامەزراوەی دادگای ئازاد ئەسکەرتاریەتی ئازاد یاسای ئازاد هەموو ئەمانە تەنها بۆ مەساڵحی 50 دەوڵەمەنە لەسەرم عەرزە نموزەجی کوردستانی ئێمە کە ئێمە لەم واقعەیە ئیش ئەەکەین سەبەبی ئەوەیە ئیسلامیەکانی ئێمە پرۆژەیان نییە ساڵ بە ساڵ و دەیان ڕۆژ بە ڕۆژ لەبەر ئەوەیان هەر لە جاتی ئەوەی کە ئەو خەڵکە زۆرە بێ لە جاتی ئەمانیش زۆر ببن هەرێنەوە دواوە پرۆژەکە بچووک ئەبێتەوە لەبەرەوە یەکەم نەتەسەوراتێکی ئەوەیان هەیە وەکو یوسفی ئیش بکەن خۆیان شت بسەپێنن بەسەر ئەم سیستمەیە نەتەسەورێکی ئۆپۆزیسیۆنی سەیدنا موسای شانیە بەرامبەر بە فیرعەون بوەستنەوە نەتەسەوراتێکی حکمی داود و سلێمانیشیانەیە کە ئیمپراتۆریانە ئیش بکەن نەتەسەوراتێکی پێغەمبەرانیشانی عەلەیهی سەڵات وەسەلام سیستمەکە قبوڵ نەکەن بەڵام بانگەوازەکە لە ناویا بکەن پێغەمبەری خۆش ناو دەسەڵاتی قوڕەیشە سیستمەکەی قبوڵ نەبوو بانگەوازی کرد ناڕەحەتیان کرد بە دوای مەوایە گەڕا من نامەوێت ئێستا باسی قۆناغەکانی سیرە بکەمەوە بەڵام ئەمێ باسی واقعی ئێستامان بکەمەوە ئێستا لە دنیاە پرسیاری مووەجه ئەوەیە بۆ هەموو لایەک لە چ شوێنێکی ئەم دنیاە ئیسلامیەک بە دیموکراسی توانی حکم بگرێتە دەست ئەمە پرسیارەکەیە لە کام شوێنە ئەم ئیسلامە ئەم عەزیز بوو بەم دیموکراسیە لە چ جێگایەکی ئەم دنیاە لە چ شوێنێکی ئەم دنیاە ئیسلامیان پێ قبوڵە بەڕێزانی من ئیسلام زۆر وازەحە لەگەڵ هەموو کەسێکە خاوەنی فکرێکی زۆر مەرمووقە اعتراف بە عەلمانیەکە ناترسێ اعتراف بە جوولەکە ناترسێ اعتراف بە مەسیحەکە ناترسێ لە قورئانەکەیە باس لە مەجوسی ئەکات ئەحکامیان بۆ دەئانێ ڕێزیان لێک اعترافیان پێکە تو خواوەرن لە هەر هەمویان لە عەلمانیەتێکی زۆر نازانم چی پێڵن میانە ڕێی پێڵن چی پێڵن بێن لەگەڵ ئەمانە بزانن کەسیان اعتراف بە ئیسلامەکە هەچ کەسێکی تۆڵەکە کە بێ دین تەندروست کرێ بیهێنی بیخەیتە ئەولاوە دین و عەلمانیەت فەرقیانەیە دیموکراسیت لە ئەرە دیموکراس خوازەکان و عەلمانەکان وا ناڵێن ئێمە اعترافتان پێەکەین ئێوە اعتراف بە ئێمە ناکەنەوە کەمادە من خاوەنی ئەم هەموو دید و تەسەوراتە و ئەم ئازایەتیشم لە فکرە چونکە فکری ئیسلامی هیچ کەسێک ناتوانێت بەرامبەری بوەسێتەوە خاوەنی تەجروبەیەکی عەزیمە لە پێغەمبەری نازدارەوە کە بە وحی هاتووە هەتاکو عوسمانیەکان ڕاستە عوسمانەکانش کە تیا چونکە سەرێکی مێرولەیی و جسمێکی دەینەسووریانە بوو خاوەنی فکر نەبوون بەڵام هێزێکی قەترەسەییان هەبوو ئەوانی سۆپرمانیانە ئیشانە کرد قسەکەم ئەمەیە لێرە بەڕێزانی من ئێمە کە ساحیبی فکرین خاوەنی فکری خۆمانین خاوەنی ئەدەبیاتی خۆمانین شتێک هەڵناگرمەوە بەرامبەر بە ئیسلامەکەم مەبەستم قسەکەی دکتۆر نییە من زۆر خۆشحاڵم بۆی کە دکتۆر ئەم قسەیە چونکە بۆ من تازە بوو لەناو ئیسلامیەکانی تراوان نییە لەناو حتا پێچێ لەناو حیزبەکەی دکتۆری شاو تەسەورە نەبێت کە ئەم ئەیڵێتەوە لەناو حیزبە ئیسلامیەکانە ئەڵێ شورا هیچ معنایەکی نییە ئەگەر دیموکراسی نەبێ کورە من هەمووی گیانەمە لەرزێ سوورە بمەوە لەم قسەیە چۆن دیموکراسی معنای شورای ئیسلام معنی شورا توخمێکی سیاسی ئیسلامی سوورەتێکی بەناوەیە چۆن مەفهوم و معنای نییە تۆ ئەگەر بێ دیموکراسی قیاس دەکەیتەوە دیموکراسیە کە عەرزم کردن 1100 ساڵ پێش هاتنی پێغەمبەری خوا وجودی هەبووە پێغەمبەری خوا حسابی بۆ نەکرد باسی نەکرد لە هیچ جێگایەکۆ نەیەنا پیریلێکس کە سیاسیەکی یۆنانی بوو ئەم زاراوەی هێناوەتە پێشەوە چونکە لە وڵاتە فرەخوایی هەبوو دوایی پێمان ئەڵێنەوە کاکە ئەوە لەو سەردەما دیموکراسیەکی ڕاستەوخۆ بۆ ئێستا هاتووە ناڕاستەوخۆ کراوە و لیبرالی تێوە پێشراوە ئێمە وەکو میکان وەکو شەیش قبوڵم نییە چونکە من خۆم خاوەنی ئیسلامم دیموکراس خوازێکم پێ بڵێن لەسەر ئەم عەرزا ئیسلامی قبوڵ بێ هەمووی کە ئەچێتە بەردەمی پەرلەمانەکانی ئەوروپا بە سەرۆکی گەورەی و ئەم وڵاتەیشەوە لە بەردەم پەرلەمانی بەلجیکیا پێتان دەڵێ وعدتان هەیە کە دین و دەوڵەتان بۆ لێک جیاکەمەوە تۆ چۆن لەناو ئەم سیستما ئیشەکەی بابە محەممەد مورسی بە دەنگدانی زۆر ئەخر ئیخوانی میسر بەڕێزانی من ساحبی 5 ملیۆن نوخبەن لەو 6 ملیۆنەی کە ماڵە لەسەر میسر 5 ملیۆن نوخبە ئیشەکا وەکو هەنگ عاقڵترین خەڵکن هەر واز لە میسر بێنن ئەو ئومەتە با بەڕێوە ئەها سیسیەکی جیقن چی نەکرد بە مورسی ئەمە قسەکەمان لێرە ئەمەیە ئایا ئێمە لەناو ئەم سیستەما کە بانگەوازی بۆکەین و دەنگی بۆ بەرزەکەینەوە بەهرەمەند بووین وەکو تعلیقیش بڵێنەوە خەڵکەکانی خۆمان لەسەرەوە پەروەردە ناکەینەوە کە ئێمە شتێکمان پێیە توخوا ئێوە خۆتان بڵێن بەڕێزانی من کێ لە وڵاتی ئێمە پێی بڵێ حکومەتی ئیسلامیم بۆ دابمەزرێنە ئەزانێن نموزەجی حکومەتی ئیسلامیت پێ بە حکومەتی ئیسلامی کاکە خۆ وەکو مامەسا فەرمی سیوقراتی نییە دووشت بۆ خەڵکی دوو جومگە هەیە چێتە ناو خەڵکەوە یەکەمیان نان و ئەمان
ئەم نان و ئەم ئەی باشە خەڵکێکی ساپرسی ئەی باشە ماکوان ئەی تۆش بباسی حکومەتی مەدەنیەکەی ئێوە نیە ئیسلامیش هەردوو جمگا خاتە ناوی ئەی حکومەتە مەدەنیەکەی ئیسلام لەکوێوە سەرچاوە ئەگرێتەوە کە مەدەنیە لە ناو خەڵکیەتە ناوە فەرقی هەیە لەگەڵ دیموکراسیا زۆر سێ دەستگای گەورە لە مەدەنیەکەەوە سەر هەڵەهێنێ یەکەم قەزاوەت و دادگەریەکە هەر مەلا بەڕێزەکانن مفتیەکان کە قانون دەرەکە هەر لە ناو مجتەمع مەدەنیەکەوێتە دەرەوە و هەروەها مفەقیهەکانیش کە ژیان و معاملات و عیباداتی خەڵکی ڕێگەخەن هەر لە ناو مجتەمعەکەیەتە دەرەوە کورە منەم شتە جوانم پێ چۆنێ گۆڕمۆ لەگەڵ دیموکراسیەکی پینە و پەڕۆیە من بۆ خۆم ساحێبی ئەمەم تۆ هەچ کەسێک گێ دەڵێت ئەم کەسە ئەمە لێکچوونمان هەیە لەگەڵێ باشە ڕێزمەیە بۆ لێکچوونەکە من بۆ خۆم ساحێبی شتێکم لەم وڵاتەیە بۆ من هەزار و ئەوەندە ساڵ لەم وڵاتە ساحێبی ئیسلامم دیموکراسیە کاتوەکو توێکی زڕ لە غەربەوە کە لە ناو مجتەمەعی منە دەرنەهاتۆتە پێشەوە بەسەر منە ئەیسەپێنی ئەگەر دیموکراسیەکەشم پێ قبوڵ نەبێ وەکو ئەندامی مەکتەبی سیاسێکی حیزبێکی عەلمانیە و ئەوەی دیموکراسی پێ قبوڵ نەبووە بکوژرێ بەشتی ڤیدۆ لامە ئەوەی دیموکراسی پێ قبوڵ نەبووە بکوژرێ برای گیان ئەمە دیموکراسیەت یا دیکتاتۆریەتە بجدی یعنی ئەوە بێ بکوژرێ کاگێڕی مەکتەبی سیاسی حیزبێکە باشە زۆر خەتەرە بەڕێزان ئەمە جا بۆیە کۆتایی قسەم بەوەیە نەمازم چەند دەقە ماوە زۆر باشە کۆتایی قسەم بەوەیەنم خوای متعالە فەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کاکی جان هەموو ئەفکارێکی تر ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کورس بتیان پەرستۆ بت پێ خوای متعال ناوی ناوە دین هەر شتێک کە تەعارض بوو لەگەڵ دینەکەی توە بەرامبەری وەستایەوە کورە بەڕێزان قبوڵ نییە بە هیچ شێوەیە قبوڵ نییە من تا ئێستا کەس گوێی با نەیاوم ئاسایش بانی نەکردم دەستگای تژە تیرۆر ناتۆتە سەرم بۆچی تەنەزول بکەم لە هەموو بەبادی ئەی خۆم هیچ شتێک نەبووە هەر کاتێک کە کردمی وەختەم بلم بە قەنارەکەەوە چەندها پیاوی پیاوانە لەسەر مەبادی خۆشی بینی نەکردووە دانەبەزیوە ئێخۆ هیچ کەسێکیش مەبەستم لەوە نییە مەبەستم لە دیموکراسیەکەیە کە ئەگەر بە مەرموقی باس بکرێت و مەکانەتێکی بێ لە دنیا مەرموق بێ ئەی ئیسلامەکەی من بۆ مەکانەت و مەرموقێتی نییە هیچ کەس بە ئازایەتی لەم ئیسلامە ڕۆژێک لە تەمەنی کەمی کردو مامۆستا هیچ کەسێکیش بە ترسنۆکی ڕۆژێک لەم دنیاە لەم زەمینە لە تەمەنی زیایی کردووە کوربا بە ساحێبی ئیسلامی ئیسلامەکەمان زۆر بەرزترە لە هەچی ئەفکاری ترە سەرم عەرزە لە بەرزەکان بەرزترە خوا ناردوێتێ خوارۆ کێ ڕاستەکا و کێ ئێوە مناقەشەی بکات کێ لەگەڵ خواشە زۆرانەک لێ فەرمەوە عەرزەوە گەس خوای گەورە پشتی ئەشکێنێ بەحسەکە بەحسێکی فکریە بەڵام لەسەر سیستمی سیاسی دامەزرێ شەڕێکی گەورە و خۆشەکەوێتە نێوانی خەڵکیەوە ئەم شەڕەش لە نێوانی خەڵک و خوایە خوای متعالیش جێنشینی خۆی لەسەر زەویا داناوە ئەفەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة تۆ جێنشینی حکمی خوای گەورەی لەسەر زەویە خوای گەورە بە داود دەفەرمێ یا داود تۆ خەلیفەی منی لەسەر ئەم زەویە واتە جێگرەوەی حکمی خوای گەورەی لەسەر ئەم سەر زەویە فاحكم بالعدل يعني فاحكم بالكتاب بۆ کتابێکی ئەینێرێتە خوارەوە ئەم قورئانە بۆچی بۆ ئێمە هاتووە ئەم دەستور و یاسایە بۆچی بۆ ئێمە هاتووە ئەم پێغەمبەرە بۆ سوپای دروست کرد بۆ مخابراتی دروست کرد ئەخر پێغەمبەری خوا گەورەترین مخابراتی دروست کرد ناویشی ناو چاو یەکەم هەرچی دەستگای جاسوسی بوو لە ناو مەکا کەشفی کرد لە ڕێگەی ئیبن عەباسەوە محەممەدی کوڕی مەسلەمەی هێنا ئەوەی گەندەڵ بووە و خراپەکار بووە بەرامبەر ئیسلامە ئەی تۆ بیکوژە کاتێکیش کە هات بە حوزافەی یەمانیە وت ئەوەی کە منافق و جاسوس بوو لە ناو دەوڵەتەکەی هەمی کەشف کرد باشە ئەمە هەموو ئەو دەستگا مخابراتە FBI و گەورانە لەسەر ئەمەدا نەمەزراوە هەر ئەمە وانە هەموو شتێکی تیان نیە ئیسلامە لە ڕووی جیۆپۆلیتیک و لە ڕووی جیۆپۆلیتاری لە ڕووی ئەمنی قەومی لە هەموو ڕووەکانی ترەوە فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بعباده زۆرم بۆ جەنابی کاک دکتۆر و دید و تەڕح و بۆچوونەکانی خۆی بۆ خۆی ئازادە بەڵام من پێم وایە ئیسلام و دیموکراسی دوو شتی زۆر لە یەک جیاوازن من پێش هەموو شتێک هاتووم بۆی شەڕ لەگەڵ زاراوا بکەم و پێغەمبەرەکەیشم هاتووە شتێکی هانیوە کە خاوەنی ئەدەبیات و کۆمەڵێک دابوو نەریتی خۆیەتی کە لە جێگایکی ترۆ هاتووە بەرحاڵ ئێستا دێمە سەر باسێک من بە مقارنە باسەکەم ئیسلام چی و دیموکراسی چییە دیموکراسی لە جێگایەکەوە هاتووە پێش سەردەمی زاین 400 ساڵ پێش زاین لە جێگایەکەوە هاتووە دوایەوە فۆرمەلە بووە و تاکو قۆناغی سەدەکانی ناوەڕاست و وردە
کۆمەڵێک ناوی بۆ داهێنراوە دژی ئەکلێریۆس و پاپاکان و بەگزادە و دەسەڵاتدارەکان. سەرەتا دەسەڵاتدارانی ڕەسمالیەت کە ئەم بیرە هات بە مێشکیانە دیموکراسیەکی پۆلۆتیک با بڵێن دیموکراسیەکی سیاسیان هێنایە پێشەوە کە پێوترێ پۆلۆتیک دیموکراسی بۆی خەڵک مافەکانی دیاری بێت و بتوانێت توانای دەنگدان و ڕای و تعبیر و شتانی خۆی هەبێت. پاشان دیمۆ ئەدمینسترێشن هاتوواتە دیموکراتی ئیداری بۆی دەستە جەمعی توانای ئەوان هەبێ بڕیار بدەن. پاشان دیموکراتی سناعی هات بۆی کرێکارەکان لە ناو سناعەکان و ناو جێگاکانە بتوانن خاوەنی بڕیار و چالاکی لە لیژنەکان و دەسەڵاتێکیان جوزئیانە بێت لە ناو سناعەکانە واتە ناو کارگەکانە بۆی ئەمەش ئەم ناوەی لێنرا. پاشان دیموکراتی سنترالیزم هاتە پێشەوە. هەموو ئەمانە ئیشیان ئەوە بوو کە دژی ئەکلێریۆس و پاپاکان هاتنە پێشەوە کە مرۆڤ کەرامەتی بپارێزێت لە ناو ئەوروپایە. هەموو ئەمە فۆرمەلە کرا بە شتێک پێوترێ لیبرالیزم. ئەم لیبرالیزمە دید و تەسەوراتی بۆ گردون و مرۆڤ و ژیان دید و تەسەوراتێک نییە کە ئیسلام هەیەتی. فکرێکە بارگاویە لەلایەنی ڕەسمالیەتی ئەوروپاوە ئەم دیموکراسی هێناوە لە ڕووی ئیداری و سیستماتیکەوە بۆ بارگاوی کردو بە لیبرالیزم بۆ ئەوەی کەرامەتی مرۆڤ لە دەستی دەسەڵاتدار و پاپا و بەگزادە و ئەوانەی کە پێشتر خراپەکار بوون لەو خۆراوە. پاشان دەستگاکانی ئازاد کرد کە وەکو ئێستا باوە دیموکراسی پێوتر دەستگا ئازادەکە دادگای ئازاد کردووە میدیای ئازادی دامەزراندووە هەموو ئەمانەی کردووە هیچی لەبەر خاتی چاوی کاڵی مرۆڤایەتی نییە. هەموو ئەمەی کە کردووە بۆ نمونە دادگای ئازاد کردووە بۆی هەچی کۆمپانیا سەبەلاحەکانی خۆیەتی بیپارێزێ بە یاسایەکە لە دادگا دایناوە بە میدیاکارە بە ڕێزەکان بۆ ئەوەی هەچی گەندەڵی هەیە ئاشکرای بکە بۆی کۆمپانیا سەبەلاحەکانی خۆی لەناو نەچێت. لەبەر چاوی کاڵی مرۆڤایەتی نییە لەبەر کۆمپانیا زەبەلاحە ڕەسمالێتەکانە و هێزێکی سۆپرمانی خەتڕەسەییشی بۆ ئامادە کردووە ئێوێ بە خەڵکی وا بناسێنە کە لەبەر خاتی مرۆڤایەتیە نا لەبەر خاتی 50 دەوڵەمەنە لە عالەمە. ئەمە دیموکراسی و ئەمە ئەو دەستگایانەیە کە ئێستا دیموکراسی شانازی پێوەکە لەگەڵ ڕێزم ئێمەی ئیسلامیش زۆربەی زۆری هەڵمان گرتوتەوە لە کاتێکیشە خۆمە خاوەنی ئەدەبیاتی. ئەمە دیموکراسیە هاتووە ئازادی گشتەکانە پارێزێ ئازادی مڵکایەتیە پارێزێ ئازادی ڕادەربڕینە پارێزێ و ئازادی تاکیشە پارێزێ. هیچ کەسێک ناتوانێت لە دیموکراس خوازەکان لە ئەلمانی لەوانەی کە دیموکراسیانە لە هیچ ئینسایکلۆپیدیایەکە کە باز لە دیموکراسی دەکرێت ناتوانێت بڵێ ماکوان شتێکی هێناوە لە گیرفانی خۆی هێناوێتی پێناسەکەی هەڵەیە. هەرچی سایکلۆپیدیایە هەرچی خۆرئاوایە هەرچی مەباحسی سەقافی معریفیە لە دنیاە هەر ئەمە پێناسیان هەیە بۆ دیموکراسی. بەڵام ئەی ئیسلام چییە؟ ئیسلام لە جێگایەک هاتووە هیچ حەزارەتێکی نییە لە جێگایەکی وشک و برینەوە هاتووە هیچ فەیلسوفێک لەناو عەرەبە هەڵ نەکەوتووە لە جێگایەکەوە هات نە حەزارەتی هەبوو نە ئیدارەی هەبوو اللهم شەعر بۆ لەوەوە هات باشە بۆ لە یۆنانۆ نەهات ئەگەر لە یۆنانۆ باتایە مانوت وەڵای شتێکی ئەوە گەورە نییە ئەوە سقرات و ئەرستۆ و ئەفلاتون و هەموومانە لەوێ هێن ئەگەر لە فەڵەستینەوە باتایە ئیسلام ئەیان و عەرزی پێغەمبەرانە ئەوە عیسا موسا هەموو پێغەمبەرانی بەنی ئیسرائیل لەوێ شتێکی تازەی نێناوە ئەگەر لە ئێرانەوە باتایە ئەیان و زەردەشت و یەزگورد و جەماعەتی تریش لەوێ بوون لە تووبا و لە چینەوە باتایە کۆنفۆشیۆس و دەیانی وەکو بوزا هەبوون ئەگەر لە هەندستانەوە باتایە بەدەیان فەلسەفەی شوشەنگی و میترایسمی و هەبوو بۆ لەو جێگایەوە هات ئەمە جەوهەری باسەکەیە بە وەحی هات لە جێگایەکەوە کە زادەی بیری بەشەریەت نییە دیموکراسی مقارنەکەی من ئەمەیە زادەی بەرهەمی فکری ئینسانە ئیسلام زادەی وەحیە پێغەمبەرێک هاتووە خوای گەورە ئاراستەی کردو بە وەحی من بەلامەوە سەیرە ئیسلامێک کە خوای گەورە ناردبێتی لە جێگایەک و ئەمە موعجیزەکەیەتی کە ناردوێتی سیستمی سیاسی دەسەڵاتی هەموو شتێکی بە وەحی ئاراستە کراوە لە جێگایەکەوە وشک و برنگ فەیلسوفی تیان نەکەوتووە زەمەنی خۆیان ناو جاهیلیەت دوو ئیمپراتۆرەتی گەورە دنیاە بە عەرزاکە فورس و ڕۆمە فارس بە تاقی تەنیا خاونی 2 ملیۆن جێیش بووە ئەمە بۆ من جێگای سەرنجە کە هەڵگرەوەی شتی خەڵکی تر نەبم هەتاکو من خاوەن و ڕیادە و قیادەی خەڵکانم کردووە وەکو ئیسلام مەبەسمە ئەوان شتی منیان هەڵگرتوتەوە بۆچی ئێستا من وام لێ هاتۆ شتی خەڵکی هەڵەگرمەوە ئایا شتەکەی من باشتر نییە عیلاقەم نییە بەسەر ئەوەی کابرا دیموکراسی خوازە بۆ خۆی چۆن بیرەکات و دیموکراس خوازەکە کەیفی خۆیەتی بەڵام ئەشێ من و ئەو شتی لە یەکسوونمان هەبێ شتی لە یەکسوون ناچم ناوی ئەم هەڵگرمەوە بۆ خۆم بۆ ناوی ئیسلامەکەی من هەڵناگرێتەوە ئایا ئیسلام خاوەنی سیستمی سیاسی نییە تا من بچم سیستمێکی سیاسی کەسێکی تر بێنم
قرآنك أخوي متعالى فرميه الحمد لله الذي أنزل على عبده كتابه ولم يجعل له عوجا هيش خيش وخواريكي تيانية معقولة سيستمكي من بكلك يواني بشمشتي كسي قتل البقرمو يعني معقول نية من أمام بي قبولناك جاء ناوي أن ينزانسي ناوي أن ينزانسي من كسيكي أصوليم أصولي لشوينك وسر شاواقري بينشتا كوتي كسيكي راديكالا كسيكي أصولي لبينشتو سر شاواي قرتو يكميان قرآن والسنة كمصدر كما حتما اشتيك ميك أبو يقرمو دوهميان عقل طبعا عقل مبسمك وعقلي ماكوانا عقل علمايان وإيكا قياندويانا تأمسر دما باشان ميجو إنجال واقع معقولة من 1400 سال سيستمي دنيان بريا وبردبي استابلم نموذج يكم لبرده ثانية وناتو أنا حكمي بكم لبرو براسي من بلامو سيرة لكاتيكي شاسرتي دسبيكي قرآن كخوي متعالى فرمي الحمد لله رب العالمين شناس نامي إسلامي وإنساني تحديدك ليه لكوتاي قرآن شخوي قورا فرمي قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس شري إيما لقل خلقيا ويك خواخ بادشاي خلقيا دا صلاة داري خلقيا وبناشي في بقرن بو خوايا كبادشاي أم خوايا من ملانيكي دروس كدوك سيد قطب رحمة خوايا اللي فرمي بيني كفر وإيمانا معقولة يعني إيما اشتيك ما نبي في بدي سيستمي سياسي من بشم ديمقراطية البقرن طبعا لقل رزمة ما روي دمم ليش كسي قال طرحي تصوري خومك هيكم أي باشا تصوراتي إسلامي شونا سيستمي إسلامي تشيه كباز لواكي تولي ديمقراطي هیچ بنەمایەکی لەناو ئیسلامە ئەی کات سیستمە سیاسی ئیسلامیەکە پێش هەموو شتێک من حەزەکەم ئەوەتان عرض بکەم سیستمی سیاسی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەری نازدارەوە دەست پێکا عەلەیهی سەڵات وسەلام معقولە ئێمە پێغەمبەرەکەمان خۆی حاکم بووە دەسەڵاتدار بووە جەیشی هەبووە مخابراتی هەبووە یعنی پرۆژەی ئاوی بۆ دەوڵەتەکەی دابین کردو پرۆژەی سیاسی بۆ دەوڵەتەکەی دابین کردو دەستوری نووسیوە لەسەر بنەمای گرێبەندێکی کۆمەڵایەتی کە فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بڵێ سیستمێکی سیاسیمان نەبێ بەڵێ هەبووە سەردەمی پێغەمبەری خوا سیستمەکە سیستمێکی پێغەمبەرایەتی بووە بەڵام ئەم سیستمە پێغەمبەرایەتیە نەما لەناو ئێمە کە سیستمی پێغەمبەرایەتی نەمێ لەناو ئێمە خۆ پێغەمبەری تر تازە نایە ئەی کوا سیستمەکەی تر چییە هەر خۆی بەدەمی خۆی ڕسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام بۆمان دەستنیشانەکە فەرمێ ثم تكون من بعدي خلافة يا فرمي ثم تكون النبوة ما شاء الله تكون ثم ينفع والله إذا شاء ينفعها ثم تكون خلافة على منهاج النبوة أم منهاج النبوة واتد صلاتك بيجشتو من بيغمبركم عليه الصلاة والسلام فرمي ده صلاتك بيجشتو هي لقال وش كده صلاتي بيجشتوها إن جاء فرمي عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين إن جاء فرمي فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة سيستم طبعا هني الشد هي استنى يبودوز راود السيستم شتيكي لاتينية رجيم إنجليزية نظام عربية كيدي طبعا النظام يعني شيء سيستم يعني شيء زماني عربية وأتا أو بتي كدنكي لؤكي في أبسريته الريق أخرية أما نظام شتيكا كالريق أخرية معقول ماوي قامتك بانغا كأخوي متعالى فرمي الله أكبر الله أكبر بلا مسلمان أو قسيا كان وكلا الله أكبر الله أكبر أشهد ولا إله إلا الله إلى آخره قامتها 5 مليون كاس لحجة ریزە بێت و سیستماتیکە بێت بەبێەوەی هیچ کەس پێیان بڵێ کە زانایەکی ئەمریکی کە خۆی ئەوەی بینی زانایەکی عسکەرتاریەتە کەوتی ئەمە ئەگەر بە نیزامی ڕێخستن بیکەین پێویستمان 50 ساڵە تا ئەو خەڵکە ڕێک بخەین لە ماوەی قامەتێکی کەم ئەو خەڵکە ڕێکەکەوێت ئەم سیستەمە نظام ئەم نظامەکە لە سەرەتای دەستپێکی نوێژەوە دەستپێکا فراوانترە بێ بۆ دەوڵەت فراوانترە بێ بۆ عیلاقاتی شمولیەت و عالەمیەت لە ئیسلامە لە سەردەمی پێغەمبەری نازدار و سەرچاوی گرتو پاشان خۆی دەستنیشانی سیستمەکەمان بۆ کە سیستمی خلافەتی ڕاشیدیە واتە سیستمی پێگەشتووە دوایەوە سیستمی تریش باسەکە پێغەمبەری نازدار بۆ ئێمە فەرمێ ثم تكون ملكا عاصا سیستمێکی پادشایەتی ویراسی کتێبە نازانم قەپیان کردو بە کورسەکانە بەڕەڵای ناکەن ئەشێ دەمە لە مەعاویەوە دەست پێ بکات بۆ دەیان عەباسی و ئەمەی و خەڵکی تر ئەمە هەر سیستمی ئیسلامی لەناو ئیسلامە هەیە نەدیموکراسی سیستمی ئیسلامیە ناتوانین بیگونجێنین لەگەڵیان ناتوانین سەرمایەداری بگونجێنین ناتوانین لیبرالی بگونجێنین حتا ئەو سیستمە جەبابیرەیەش کە پێغەمبەری نازدار باسی لێوەکات بە سەدان پیاوی وەکو بەرقیاڕوق و حەجاجی کوڕی ویسی سەقەفی و توتش و دەیانی تریش لە مێژووە کە باسەکرێ هەمی پیاوی گەندەڵ و خراپەکار و فاسق بوون بەڵام هەر لەناو سیستمی ئیسلامیەکە بوون نەهاتوون شتێکی تر هەڵبگرنەوە غێری ئەم سیستەمە ئیسلامیە کەواتە ئەو هەموو باسەی تر کە چونکە دوای ئەوەش پێغەمبەری نازدار تەحدیدی سیستمەکە ئەکاتەوە ئەفەرمێت ئەو کەسانی کێنە ناو دەرئەچن لەم سیستەمە ئەوانە خاریجن عن قانون دەوڵەت کابرایەکی وەکو حەقم المطەیری کە دکتۆرای هەیە لەسەر خطابی سیاسی زۆر جوان باز لەما کاتەوە کە ئەم سیستەمە چۆن دەستنیشانەکرێت بەڵام ئەوەی کە من بەلامەوە بەستە ئەی ئەم سیستەمە هەیە هەموو سیستەمەکان وەکو بۆ نمونە ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی
پێغەمبەری خۆش عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوان 30 ساڵە و ئەمیشیان 23 ساڵە ئەم سیستمە پێگەیشتووە کە لە پێغەمبەری نازەرەوە دەست پێکە هەتاکو حەسەنی کوڕی عەلی ڕەزامەندی خوای لێبێ ئەم سیستمە لەناو موسڵمانانە دووبارە ئەبێتەوە بۆ بەڵگەی ئەوەی خوای متعال لە قورئانە ئەفەرمێ کە پێغەمبەرێکتان هەیە ئوسوەة الحەسەنەیە بۆ ئێوە بۆی تەحقیقی ئەم ئیعجازە بێ ئەشێت ئەم تەسەوورەی کە من باس یەکەم بۆ کابرایەکی عەلمانی شتێکی ڕجعی و دواکەوتووی بێ مادیانە بیر نەکاتەوە لە من بەڵام هەچی سیستمی ئیسلامیە کە دامەزراوە لەسەر بنەمای 4 شت دامەزراوە کە لە خلافەتی ڕاشیدیە هەبووە بریتیە لە خوڕەوشتی جوان بریتیە لە خواناسی بریتیە لە دادپەروەری بریتیە لە زانست من کەیفی خۆیەتی کابرای عەلمانی دیموکراسیت بەم نەڵێ وەڵا ئەم شتانەمان لێگەچێ یا لە مەسەلەن لێگەچێ ڕۆ دیموکراسی خۆت بۆ خۆت نەجی ئیسلامی خۆمم پێ نای گۆڕمە بە دیموکراسیەکەیتم دیموکراسی پێشەوەی پێغەمبەری نازداریش بێ عەلەیهی سەڵات وسەلام 1100 ساڵیشی کردووە پێشتر وجودی هەبووە گەر باش بووە پێغەمبەرەکەمان هەڵی نەگرتووە بۆ حەدیثێکی فەرمێ إن الله نظر إلى أهل الأرض فمقتهم عربهم وعجمهم إلا بقايا من أهل الكتاب بۆچی بەکاری نێناوە خۆ پێغەمبەری خوا قابیلە پێغەمبەری خوا لە ئێمە زیاتر بە وەحی ئاراستاکرا شتە باشەکانی پێ بەگە شتێکی فکرێکی باش ببێ ئەی هێنا هەڵیەگرتەوە باشە کەواتە ئەم سیستمە دووبارە ئەبێتەوە بەڵگەیەوەشی کە پێغەمبەری خوا فەرمێ ثم تكون خلافة على منهاج النبوة ئەم فکرەی کە ئێستا مسلمانان پێی مەفتون بوون چۆن هاتە ناو مسلمانانەوە ئەم سیستمی دیموکراسیە لە سەردەمی جەمالەدینی ئەفغانی و ڕەفاع تەختەهاوی و پاشان تەقسیر کراوە لەلایەن خدخدێوی ئیسماعیل و ئینجا دوایەوە محەممەد عەلی پاشا اینجا لەم سەردەمەیشا کەسانی وەکو ئەحمەد کاتب هاتون کتێبیان لەسەر نووسیوە کە نازانم بە چ شێوەیە گەڵن سیستمی سیاسی لە ئیسلامانیە ئەمە لە 1925 جا کەسێک بەناوی عەلی عەبدوڕەزاق ئەم قسەیەی کرد وەکو ئەوەی ئێستای کە ئەحمەد کاتب بەڵێتەوە هەر علەمایانی ئەسەر شاربەدەریان کرد پلەی علەماکەیان لێسەندەوە هەمووی شاربەدەریان کردن تۆ کەواکەیانی کەواتە ئەم دینە نوقسانە من کە خاوەنی شتێک بم 1400 ساڵ وجودی هەبێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی زانستەوە هیچ شتێک نییە لە ئەوروپایە کە ئێستا ئێمەش نموزەجی ئەوانە هێنینەوە لە فەڕەنسایە گەورەترین کتێب لە کتێبخانە لە پاریسە بەناوی ئەڤەسیناوەیە هیچ شتێکی طبی هیچ شتێکی معماری نییە سەرەتا و سەرچاوکە حتا دروستکردنی هەلیکۆپتەر و تەیاری گەورە لە واشنگتن و لە فرنسا لە کۆنکۆردا کاشیتە سەری مەتاحف و سەری معرەسەکانیانەکەی ئیلا بێ بگەڕێنەوە بۆ ئیسلام بۆ عەباسی کوڕی فەرناز ڕەحمەتی خوای لێبێ من خۆم خاوەنی ئەم حەزارەتم خاوەنی ئەم هەموو چەمکە جوانم من جەنگم جەنگی زاراوەیە بەڕێزان یعنی کەسێک بێت دێم بڵێ وڵا باشە فەرقی دیموکراسی ئیسلام چێوە نیە هەموو شتیان لێگەچێ باڵێ لێگەچێ ئەشێ ڕێزی بەرامبەرەکەم بگرم هەموو شتێکی لێ بگرم من کە خۆم خاوەنی شتێکم ناچم بنووسێن بە شتێکی ترەوە ئەمە تەڕحەکەیە ئەمە باسەکەیە ئەشێ دیموکراسی شتی جوانی تیا بێ سۆسیالیزم شتی جوانی تیا بێ کۆمونیزم شتی جوانی تیا بێ من کە خۆم پێمە بۆ بیگۆڕمە بە شتێکی تر ئەمە ئەسڵی تەرخی فکرەکەیە کە من باسی لێواکەم پاشان پێغەمبەری خوا هات عەلەیهی سەڵات وسەلام کۆتایی بۆوێنم ئەسڵەن دژی دیموکراسی بوو هەشەڕی لەگەڵ دیموکراسیا کرد بە چ بەڵگەیەک ئەم پەرلەمانەی کە ئێستا هەمانە لە سەردەمی قوڕەیشا ناویان نابوو بە سەردەمی نەدووە دارن نەدووە بەنی هاشم 15 نوێنەریان هەبوو لە ناو دارن نەدووەیە وەکو محەممەدی بازە باسی لێوە کاتەوە تحت ڕایەت الرەسوول بەنی مەخزوم کە دەمە مشکیلیان هەبوو لەگەڵیانە حیزبی بەرامبەرەکەی بوو 14 نوێنەریان هەبوو بێژگە لە بەنی کیلا بوو بەنیەکانی تر هەمی هاتبوونە ناویانەوە هاتن بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کورە وتیان وەرە کاکە خێنە ناو ئەم دارونەدوەی خۆمانەوە ئەو کەین بە پاشای خۆمان چی ئەڵێ ئەدەینە کاکە بەس با کۆمپانیاکەمان هیچی لێ بەسەر نیە ئەو تیجارەتەمان هەیە لە بەینی شام و لە بەینی یەمەنە با کۆتایی پێ نەیە پێغەمبەری خوا فەرمی وەڵا ئەگەر مانگ ڕۆژ بێنن بیخەنە لای ڕاستم و مانگیش بێنن بیخەنە لای چەپم بەخوا نایەمە لایەوە سیستەمەکە ئێوەم پێ قبوڵ نییە دوای ئەوە کە چووە مەدینە ڕازینە خۆگەر ئێستا بۆ ئایەمان و وەڵا پێغەمبەری خوا ئەیوو ئەبوو بەکر با بچینە ناوی لەگەڵ عومەرا کورە شتێکی باشە دینەکەی خۆمانەگەیەنی نەیکرد سیستمی ئەو نییە شتی خەڵک هەڵ ناگرێتەوە خۆی ساحیبی ئەدەبیاتی خۆیەتی چووە مەدینە لە ڕای خوا جێگەیان کردەوە پاشان بە مومەکینی هاتەوە دارن نەدوەکەی کردەوە بەچی فرۆشتی بە عەبدوڵای کوڕی مەسعود و عەبدوڵای کوڕی مەسعودی فرۆشتی بە کەسێک دی بە تەوی لێ حەیوان لەگەڵ ڕێزم بۆ خەڵکێکە هەر چۆنێک بیر ئەکاتەوە لە تەسەوراتی خۆی کاتێک کە پێغەمبەری خوا هاتووە ئەم فکرەی هێناوە ئەم تەسەوراتی هێناوە بەم وحیە هاتووە فۆرمەلە بۆتەوە بۆ ئێمە پێغەمبەری خوش بەشەرە بەڵام ئەو کە تەحدیدی مووقیفی خۆیەکە لە بەشەریەتەکەیە خوای متعال پێ فەرمێ بەڵام بە وحی ئاراستەمان کردووە من قسەم ئەمەیە بەڕێزانی من کاتم زۆر ماوە 5 دقیقە ماوە مهمە من قسەکەم ئەمەیە بەڕێزانی من کاتێک خوای متعال کە پێغەمبەرێک ئەنێرێ بۆ ناو خەڵکی ئێوێ پێیان بڵێت ئەم شتە لای خواوە هاتووە یعنی خەڵکێک دەڵێت تۆ شتەکە پیرۆزەکەی بڵێ بە تەئکید پیرۆز یەکەم من خوا ناگۆڕمەوە بە فکری بەشەریەت
من چۆن ئیسلامە خەمەژێر تحقیقەوە بڵم وڵا لە دیموکراسیا دادگەری هەیە و لە ئیسلامیشە دادگەری هەیە کاتێک کە دادگەری هەیە دادگەری خوایە ئەم مرۆڤ دای ئەنێ بۆ خەڵکی بەڵام خوای گەورە ناخی مرۆڤەکان ئەزانێ ناخی مرۆڤەکان ئەخوێنێتەوە وەکو سەید قوتبە فەرمێ بۆیە ئەم قورئانە هاتووە قسەکردنە لەگەڵ ناخی یەک بەیەکی ئێمەیە ئەشێ کابرایە هەر وەکو خۆتان فەرمووتان دیموکراسی لە دانیمارک فەرقی هەیە بۆ سوید فەرقی هەیە بۆ ئەمریکا بۆ جێگایەکی تر کە ئەمە لە جێگایەک بۆ جێگایەک فەرقی هەبێ تا ئیسەی شوناسێکی تەواوەتی نەبێ هەرچی بیرمەندەکانێتیشی قسەیان لەسەر کرد بێت بۆ خۆی ئەمریکا کە ئیدعای دیموکراسیەکە لەسەر جمجمەی خوێنی 6 ملیۆن هەندە سوور دروست بۆ دوایەوە ئەفریقی ئیسترات کردو بردێتە ئەو جێگایە چۆن ئەمە ناکەوێتە ژێر پرسیارە چۆن ئەم سیستمێکی گونجاوە چۆن بۆ خۆمان هەروەکو کاک دکتۆریش فەرمی لە ژێر پرسیارایە بەڵام من خۆم شتی باشترم پێ چۆن ئەمە ئەخەمە ژێر ئەم پرسیارەوە ئەخیراً ئەگەر خەڵکێک بێت بڵێ بۆ نمونە شورا و ینی نمونەیەک وەرەگرینەوە ئەگەر شورا لە ئیسلامە لە دیموکراسی بچێ هیچ کێشەیەکی تیان ئێمە شورامانێ بەڵام نایگۆڕمە بە دیموکراسی هەروەک دکتۆر ڕاغب سەرجانی کە ئیخوانێکی مەرموقی میسرە ئەڵێ شورای ئیسلامی و لەگەڵ دیموکراسیا مقارنە ناکاتەوە دیموکراسی تەلێکی بارگاوی پڕ تەزوی کارەبایە ئینسان دەستی بەریکە و تاڵی قژی بە عاسمان ئاڕوە ئەی ئیسلامیەت چیەکە ئیسلام بەم شورایە شتێکی تێوە ئەپێچێت بۆ ئەوەی بتوانێت ئینسانەکان و مرۆڤەکان بپارێزێت مەجالم نییە باسی ئەوانە ناکەمەوە تایبەتمەندی سیستمی ئیسلامی چییە بریتە لە ڕەبانیەت بە دوو مەصدەر مەصدەرێکیان وجهەیە ڕووگەی قبلەیە وجهت وجهي التي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين وجهەیەکی تریشیان بریتە لە وجهەی قانونی کە سێ بنەمای گەورەی لەسەر دامەزێ بنەمای قەزایی بنەمای تەنفیزی و بنەمای تەشریعی عدل تایبەتمەندیەکانێتی عالمیەت و واقعێتیش ناتوانم مەسەر شەرحیات بنەمای سیستمی سیاسی ئیسلامی چییە حاکمیت فی الله حاکمیەتی خوای گەورە لە سیاسەتەوە سەرچاوە ناگرێ عەقیدەیە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تا سوفیانی سەوری و ئەحمەدی کوڕی حەنبەل و دوای ئەوە ئیبن تەیمیە و دوای ئەوە محەممەدی کوڕی عەبدولوەهاب و تا ئەم سەردەمەش بەو خەتە هاتووە ئەمە عەقیدەیە هیچ کەسێک ناتوانێت حاکمیت لەگەڵ سیاسەتی شەرعیە جیا نەکاتەوە سیاسەت لە فیقهەوە سەرچاوەی گرتووە فەرقەکە زۆر مهمە سیستمی سیاسی لە عەقیدەوە سەرچاوە ئەگرێت بەڵام ئیشکردنەکەی کە سیاسەتەکەی فقهی ئیسلامیە پاشان عەدل و مساواتی ئیسلامی پاشان طاعەت و بەیعەت اینجا شورای ئیسلامی ئەخیر بەڕێزانی من دیموکراسی گیانبینێکی تایبەتی هەیە دوو دەقەم ماگە زۆر باشە هەر ئەمە زۆر باشە کە ئوترێت دیموکراسی بارگاویە بە لیبرالی ئەمەش تەسەوراتێکی بۆ دنیا بۆ گەردون بۆ مرۆڤ بۆ دەسەڵات بۆ هەموو ئەو شتانەی کە باسی لێوە ئەکەینەوە باشە بنەمای ئەمدا ئەمەزرێ کە گەل خوای سەر زەویە گەل ئەتوانێ بڕیار بە هیچ کەسێک لە گەل ناتوانێت بەرامبەر گەل بوەسێتەوە ئەمە قەرارێتی هیچ کەس ئەتوانێ بڵێ وانە گەل بۆ خۆی ساحەبی هەموو شتێکە لە ئیسلامە خوای گەورە ساحەبی هەموو شتێکە ئەم تەشریعەکە لە کوێوە وەرەگرێ لە پەرلەمان و ئەم ناوی ناوە شورا ئەو گرێبەندێکی کۆمەڵایەتیە ناوی ناوە وەک ژان ژاک ڕۆسۆ ناوی ناوە بە گرێبەندێکی کۆمەڵایەتی لە بینی حاکم و مەحکومە ئەم گرێبەندێکی کۆمەڵایەتی ئیلاهیە پێش هەموو شتێک ئینجا لەگەڵ کۆمەڵگا ڕێکی خاتەوە يعني تو هەرچیەک بێنی لێکچوونیشی بکەیتەوە وەکو ئیمامی عەلیە فەرمێ کەلیمەت الحەق یوراد بها الباطل تو ئەمە لە ناوەخنا شتێکە بەڵام لە ڕووکەشە شتێکی ترە ڕقم هەر ڕقەمە بە ئاوا بڵێم بۆی نمونونەکە جوانتر باس بکەمەوە معقولە 1000 دیناری عێراقی لەگەڵ 1000 دۆلارە هەردووکیان ڕقەمن معقولە ئەم دوانە تۆ بشوبهێنی بە یەکتری ڕاستە لەبەر ئەوە پێویستە ئێمە بتوانین تەسەوراتی دیموکراسی بۆیە ئێمە ئیسلامی پرۆژەمان چەقیوە ناچینە پێشەوە کێشەکانمان ئەوەیە ئەدەبیاتی خۆمان ڕوومان نایەوەکو خۆی باس بکەین ئیسلام و دیموکراتی دوو چەمکی جیاوازن و ئەم موچەیەکی دعوە و بانگەوازیانەیە بێژگەلەوەی کە کۆڕێک بێت و شێوەیەکی ئەکادمی بەخۆی ببینێ بۆیە ئەڵێن پێویستە ئیسلامیەکان ئەوەندە دەنگ بەرز نەکەنەوە بە دیموکراسیت پێویستە دەنگ بە ئیسلامەکەی خۆیان بەرز بکەنەوە ئەزانم تەنەزول ناکەن لە مەبادی ئیسلامی بەڵام بۆ شتێک هەڵبگرینەوە کە شتی خۆمان نییە فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بعباد السلام عليكم ورحمة الله وبركاته بەڕێزان زۆر سپاس بۆ جەنابی مامۆستا ماکوان منیش بەڕاستی نامەوێت شەڕی مصطلح بکەم لەبەر ئەو قاعدە شەرعیەی کە ئەفەرمێ لا مەشاحەتە في الاصطلاح والعبرة بالمسميات لا بالأسماء لێرەوە ئەچمە ناو ئەوەی کە بیستم تەواوی بکەم جاری پێشوو ببورن کاتم نەبوو دیموکراسیەت کاتێک کە جەوهەرەکەی تێکەڵە بێ لەگەڵ لیبرالیزم یا لەگەڵ علمانیەت و سەکیۆلەریزم یا لەگەڵ سەرمایەداری و کەپیتالیزم یا لەگەڵ هەر ئایدۆلۆژیا و فەلسفەیەکی تر
یا لەگەڵ خواستی کۆمەڵێکی شەڕخواز یا پاوەندخواز یا خۆت یعنی دەسڵاتخواز لەم کاتانە بە بێگومان دیموکراسیەت عیبدارە بێ بە ئەندازێ ئەو عیبەی کە لەو شتانە هەیە کە ئەوانە شتێکی خارجین لە ئەسڵی دیموکراسیەت. ئێمە لێرە کە باسی دیموکراسیەت دەکەین تاکید لەسەرەوە کە مۆجارێکی تر ئێمە باسی شتێ ناکەین هەڵی گرینەوە، ئێمە باسی شتێکەکەین واقعە، ینی لە دنیا تەطبیقە کرێ و بەسەر ئێمەشە جێبەجێ کرێ و ئەو حکومڕانانەی لای ئێمە بە حسابی خۆیان ئەڵێن دیموکراسین ئێمە و ئێمە دیموکراسیەتمان بەوە شانازیەکەن. ئێمە ژەمانەوێ لە زمانی خۆیانەوە ئیدانەیان بکەین یاخود لە زمانی خۆیانەوە بیانگرین بەو شتێک کە ئەو قەناعەتی پێ باشە. ئەگەر قەرارە تۆ دیموکراسی بی دەوەرە من دیموکراسیەتم ئەوێ قبوڵمە باشە. لە بابی چی؟ لە بابی النزول على حجة الخصم، یعنی تۆ ئەڵێی دیموکراسیم دەوەرە فەرم بابە پێوەری دیموکراسی بوو پێوەم بزانم چی دەرەچی، هەر هیچ دەرناچی ئەسڵان. یعنی لێرە باس لەوە نییە وەڵام من خراومەتە بەردەم ئەمەی ئیسلام هەڵبژێرم یا دیموکراسیە دەڵبژێرم یا ئیسلام سیستەمی سیاسی هەیە یاخود نیەتی. پرسیارەکە ئەمە نییە، پرسیارەکە ئەوەیە ئێمە نیظامێک لەسەرمان فەرزەکرێ یاخود هێنراوە بۆ وڵاتی ئێمە ئیجابیاتی زۆری تایە بۆ گەل و نیشتیمانی ئێمە لەم قۆناغە مێژوویە، ئێمە چۆن ئیستفادە لەم ئیجابیاتانە بکەین و ئەو خەڵکانەشی هێناوێنەوەی دیعاکەن ڕازگۆنین. هەروەکو مامۆستا ماکوانیش ئاماژەی پێکرد ئەمریکیەکانیش لەگەڵ دیموکراسیەت ڕازگۆنین، ئەوروپیەکانی زۆربیان ڕازگۆنین. لێرەش مەبەستم گەلی ئەمریکا و گەلی ئەوروپا نییە، بەڵکو ئەو بەرژەوەندخوازە سیاسەت مەدارانەیە کە هەمیشە بە نمونە سەردەمێکە لە وڵاتی خۆیانە حەداسە و مۆدرنیزمیان پەیڕەویە کرد، لە وڵاتانی ئێمە کۆلۆنیالیزم و سەرکوتکردنی خەڵک و کوشتن و کۆیلەکردنی خەڵکیان پەیڕەویە کرد. ئێستاش دیموکراسیەت لای ئەوان و مافی مرۆڤیش لە عەتەبەی دەرگاکەی خۆیان تێناپەڕێ، یعنی لە بەر دەرگای خۆیان تێناپەڕێ بۆ دەرەوە. هاوڵاتی خۆیان زۆر بەڕێز و ئەوانە سەیرەکەن و تەواوی مافەکانیشی بۆ دابینەکەن، وڵاتانی تریش چۆن مامەڵی لەگەڵاکەن هیچ جۆرە پێوەری نایانگرێتەوە. ئەگەر ئەمە قەرار بێت دیموکراسیەت بێ بە سەد نەفرەتی لێ بکەیت و ئەگەر ئەم ئیدعا درۆینانەی هەندێک لە سیاسیەکانی خۆشمان جاری وایە ئیدعایەکەن ئەگەر ئەوە دیموکراسیەت بێ پێویستی بە سەد نەفرەت هەیە. بەڵام ئەوەی حەقیقەتی مەوزوعیە ئەوەیە کە دیموکراسیەت کۆمەڵێ مەفاهیم و چەمکی ئیجابی گرنگی تایە کۆمەلگای ئێمە پێشەخا لەم قۆناغا، چونکە بەدی لە ئیسلامیەکەش ڕێگای پێ نادرێت کە کاری پێ بکرێ. مەسەلەکەش یعنی تۆ لێرە سیستەمێکی ئیسلامی نیە تا تۆ جێی بێڵی بچی بۆ سیستەمێکی لیبرالی یا ئەلمانیا شتێکی تر. لێرە سیستەمی ئیسلامی وجودی نییە، کە وجودی نییە بەڵێ چارەسەری یەکەم و چارەسەری ئەوەڵ و ئەخیرەرەوەیە خەڵک بگەڕێنەوە بۆ ئەو هەموو بەهاوقیەم و ئەحکامە جوانانەی کە لە ئیسلامەیە. ئەمەش هیچ مسلمانی لەسەر ئەمە جیاوازی نییە، نە من و نە مامۆستا ماکوان. بەس قەزیەکە ئەوەیە ئێمە لێرە چی لە واقعێکی سیاسی بکەین کە بە پێوەرەکانی ئەو دیموکراسیەشی دیعایەکەن لەژێر هەزار پرسیارەیە. ئێمە پێویستە چی لە دیموکراتیە قبول بکەین و مەحاسینی دیموکراسیەتە و چی ئەبێ ڕەفزکەین. ئاماژەم بە کۆمەڵێکیان کرد هەر زۆر بە خێرایی دووبارەیەکەمەوە کە یەکەم سەروەری لەگەڵ سیادە لەگەڵ حاکمیەت دوو مەفهومی جیایە. ئێمە هەندێک جار لەگەڵ ئەم براو مامۆستا بەڕێزانە کە گفتوگۆکەین لەسەر ئەم مەوزوعانە کۆمەڵێک مستەڵەحات هەیە کۆدن لە بینمانە یەک نین. یعنی بنمونە حکوومەتی ثیۆقراتی و دینی حکوومەتی ئیسلامی نییە، قیەمی سیاسی و مەفاهیمی سیاسی سیستەمی سیاسی نییە. لەوانە مەسئلەی ئەم جۆرە چەمکانە پێویستی بەهینە، پێویستی بە تحقیق و تەمحیسە. کاتێک کە تۆ باسی ئەم شتانە بکەی نەزانی مەسەلەن من ڕخنە لەو بگرم ئەو ڕخنەن بگرێ نازانین مەبەستمان چییە، لە یەکتری بگەین ئێمە قسەکانمان وەکو یەکن تا حەدێکی زۆر ناڵێم 100% ئەژینا دوو بیرکردنەوەی جیاواز نابووین، بەڵام تا حەدێکی زۆر لەگەڵ یەکتری هاو بەشین. مەسەلەی سیادە لەگەڵ حاکمیەت دوو مەفهومی جیان لە یەکتری. سیادە بۆ گەلە، لە ئیسلامی شاهر بۆ گەلە و حاکمیەت بۆ خوایە، تەشریع بۆ خوایە، بەڵام یاسادانان بۆ مرۆڤە. تەشریع و یاسادانان دوو چەمکی گیان لە یەکتری. لێرەوە باسکردن لەوەی پەرلەمان تەشریع ئەکا نەخێر ئەو قسەیە لە ڕووی لوغەویەوە وایە. بە شەرعی ئیسلامی پەرلەمان وەزیفەی تەشریعیە بە معنای تەقنین، نە بە معنای ئەوەی حەڵاڵ و حەرام بۆ خەڵک دیاریەکە. حەڵاڵ و حەرام ئەوەی ئەبێ و ئەوەی نابێ ئیشی خوایە، بەس ئەوەی ئەبێ بنمونە بۆی کە لەوانەیە دێکەس وازح لەم قسە حاڵی نەبێ. ئێمە لە ئیسلامە کۆمەڵێشتمان سپاردووە یعنی ببورن خوای گەورە خۆی سپاردوێتی بە وەحی، نابێ هیچ کەسی قسەی تیا بکە.
نەگۆڕەکانی ئیسلام حەڵاڵ و حەرام ثەوابیتە ئەساسیەکان ئەمە سپێرراوە بە کیتاب و سوننا لەوە دووە لەژێر زەوئی کیتاب و سوننا مامۆساماکوانی ژەر ئاماژەی بۆەوە کرد عەقڵ ئیژەکە عەقڵێکی داهێنەرانە ئیژەکە بۆ دۆزینەوەی ئەحکام بۆ ئەو مەسئلانەی کە تازە پەیدا ئەبن لەژێر زەوئی چییە؟ قیاسە عملیەی پرۆسەی ئیجتیهاد کە قیاس مەصلحەی مرسەلە عرفی صحیح طبعا وهەموو ئەم استحسان ئەمانە هەموو پرۆسەی عەقلین یعنی عەقڵ لەناو فکری ئیسلامیە کارایە بۆ دۆزینەوەی چارەسەر هەروەها عەقڵی ئیسلامی کارایە بۆ دۆزینەوەی یاسا بۆ ئەو شتانی کە خوا یاسای بۆ دانەناون یعنی ئێستا جاری وایە پەرلەمان ئەڵێ ئەمساڵ 100 یاسای دەرکردووە و 100 یاسایە باسی چییە؟ باسی حەڵاڵ و حەرامە؟ نەخێر باسی ڕێخستنی ژیانی خەڵکە یاسایەکەیە بۆ تەقاعودی یاسایەکەیە بۆ خدمەی مەدەنی یاسایەکەیە بۆ مرور یاسایەکەیە بۆ خوێندنی باڵا ئەمانە چ علاقەی بە شەریعەتەوە هەیە چ علاقەی بە حەڵاڵ و حەرامەوە هەیە ڕاستە ناڵم هیچی علاقەی نییە بەس لە ئەسڵا ئەمانە مەوزوعی تەشریعاتی ئیلاهی نین لەبەرەوە کاڵەی یاسادانان و تەقنین جیایە لە تەشریع حەقی خوایە بەس تەقنین هی عەقڵی مرۆڤەوە خوا خۆی جێهێشتۆ بۆ عەقڵی مرۆڤ چونکە ئەم مەسائلانە لا متەناهین لەناو تەشریعاتە بە کولی جیان نەبێتەوە بە جوزئی جیان نابێتەوە لەبەرەوە ئەم مەسەلەی بێ واضح بێ بۆیە هەموو وڵاتێکی ئیسلامی پێویستی بە پەرلەمانە بۆ ئەوەی ئەو تەشریعەی بۆ بکا بە یاسا چیل ئەوەی کە لە شەریعەتەکە خۆی وترا بێ بە نەس یاخود بیدۆزێتەوە بە ئیجتیهاد وەچی ئەوەی کە مەوزوعێکی دینی بێ یا مەوزوعێکی دنیاوی بێ یعنی پەرلەمان بە نمونە ئیشی هەر یاسادانانە تا ئێمە بڵین پەرلەمان ئەبێ نەبێ ئەی باشە مەسەلەی بوجە يعني رب العالمين ملائكة جنري في غمرة يعني تصرف بوجك إيمو بكا كشي شنكي بدينا بكرتي جش بيداني خوندن شنكي بدينا كرتي صحة شنكي بدينا أمام مسألة كلا أساسية كان دعاء أوس جماعتك حاكما إيش يكي لوظيفة كاني برلمان أو الشرعيات بدأ بمسلطية كحكمك رواية روانية أما وهروها لكاتك جندلية كدزدريجية كمتماني لبسنته أي أما وظيفة برلمانية أجر أما وظيفة برلمان كرت كينو لموضوعي حلال وحرام أو براسي نلا برلمان أجين بمشيوية ونلا شريعة دينيش جيشتون بوشيوية لبرو برلمان بشكل نظامي سياسي ديمقراطي وإسلامي هردوشان كاتي خوي بيوتراو أهلي حلوا عقد ولا فكري إسلامية معروفة موضوعي عليها حلوا عقد بيورا كان ينشونا راسنا عند ميكانيزم منو هي استبول بجادني أهلي حلوا عقد لو عني جواز بلو نموذج تاريخية بزو نموذج تاريخية هي كان وحينين برزان حتى نظام خلافة قرانوي نظام خلافة بو أمسر دما قرانويك بالروحي نظامك نقبة بشكل أو نظامه يعني يستفيزنيها مو أمة إسلامية خليفية ب لشون دانيش بيو بريارمان بو همو يبودر كايس كي باوري بو موديلها هي كي أو بلام أجر يك كسبه يك منظومة كبه شون اتحاد أوروبي ساي اتحاد كيانية وانيا أجر يمش شون الولايات المتحدة بنجا ولايته يك كزنو نراتية كابلام وكسا خوي بريادري بكجو ببرنيا بالكو مجلسي كيا اما جكري نظام خلافه لسدمه كازينو ببيتو بو سيستما اجنابو موديل كوني كيكس لشار دانشتو حكمي مو عالمك بويز مسلماني هي سباوري بموديل هبه اي او كسكيه به باش السعودي به قطري به اماراتي به كرد به ترك به اندونيسي به ماليزي به شلون قبولي كان اصلا ام مسلمانان شلون كوبنو لسر زلامي كي اوا لبروا اما باسل التجديد لا وسائل واليات نكله مفاهيم وشتكلي مقاصد اصلي كان دين اويك اما بيست يسلا زۆرم باس کرد لەو شتانی کە مشتەرەکە ناچمەوە سەری لە بینی ئیسلام و لە بینی دیموکراسیەت و ئێمە باس لە ئەو شتاناکەین بۆچی ئێمە ئەمڕۆ ئەڵێن ئێمە بانگەشە بۆ دیموکراسیەت ناکەین ئیلا لە بابی ئەگەر وەکو بەدیل بۆ ئیسلام ئەوە هەر طبعاً قەت مسلمان چۆن ڕێگە بە خۆیدا بانگەشە بۆ شتێ بکا بەدیلی ئیسلام بێت بەڵام بانگەشە بۆ دیموکراسیەتەکەین باعتیباری وەکوتم ئیلزام الخەصمی بحجەتی تونالي من ديمقراطية دورة من ديمقراطية مقابلة بزام تو ديمقراطية ورا بابزان إيجابيات الديمقراطية تأشي سمنات وأنا شرعي خوابي أنا بو مثالية جوانا بيستفينا من لسه خلق وخلقيش بجومنا كان بلام لغيكي مشتركة لبين معنا سيستمك يا هردو أواني شو يمش تأكيدي لسرب كين بو إيجابيات كاني بينين سلبيات كاني وازلة بينين لبرو أجر نظام ديمقراطي بريتي بلويكا يمش شريعتي كده دانين بديل ببو إسلام من بيش شوي باورن بشتيوانية وهيج مسلمانێکیش باوەڕی بەوە نییە بەڵکو نظامی دیموکراسی تەنها میکانیزمێکی حکومڕانیە دیموکراسیەت میکانیزمە دیموکراسیەت نەتیجە نییە یعنی تۆ بەوە نابی بە دیموکراسیە بێ نەتیجەکە و فلان ئایدۆلۆجیا سەرکەوێ بەڵکو میکانیزمێکە بۆ ئەوە
ئێمە پێویستمان ئەمڕۆ بە دیموکراسیەتە دووبارەیەکەمون نەبوو بە دیلی ئیسلام بەڵکو بۆ محاربەی استیبداد، یعنی دیموکراسیەت بە دیلی استیبدادە، بە دیلی حکمی کەمینەیە، بە دیلی حکمی خەڵکە خۆسەپێنەکانە، بە دیلی ئەو خەڵکانەیە کە ئیدعاکەن و تەطبیقی ناکەن، ئەجنا بە دیلی ئیسلام نییە. و ئیسلام وەکو دینی خوا پڕێتی لە نور، لە هیدایەت، لە عەقڵ، لە داهێنان، لە بنەمای گەورە، نەک بۆ چارەسەری ژیانی ئێمە لە کوردستان، بۆ ئەوەی هەموو مرۆڤایەتی لە ئیسلامە بێ فێریەوە بێ عەدالەت یعنی چی، و فێریەوە بێ یەکسانی یعنی چی. ئەو ئیدعاانەی خەڵکی کە من لەگەڵ مامۆستا ماکوان هاوڕامەوە هەمووی ناڵێم هەمووی با بێوجدان نەبم، زۆرێکی درۆینەیە، ڕاستگۆ نین. لە کاتێکا بەرژەوەندەکانیان کەوتە بەرامبەر عەدالەت و مافی مرۆڤ 100 جار پێی پیانێن. ئێستا دەوڵەتە ئەوروپایانە فەڕەنسا چیەکە لە مالی؟ ئەمریکا چی کردووە لە مەسەلەن لە ئەفغانستان و ئەلەم عێراقەشی ئاوە بە کاولی بۆ ئێمە جێشت. هەرێمی کوردستان ئێستا مێنە بەرچاوی خۆت کە من باسی عێراقەکەم، ئەوە رێمال لە 92 جیایە لە وەزعی کە لە عێراق هەیە، بەزە ئەو جەهەنەمەی کە عێراق لە ئەمریکا لە عێراقا دروستی کرد و جێهێش دەوڵەتێکی کە پڕێتی لە خوێن و لە دابڕان و لە شەڕی تائیفی و لە نەفرەتکردن لە کەرامەت و مافی ئازادی خەڵک، ئەمە بەرهەمێکی ئەوەیە کە ئەوی دیعایە کرد. لەبەرەوەی ئێمە باوەڕمان بەوە نییە دیموکراسیەت نەناوی نەناوە ڕۆکی عەسای سحری بێ، بەڵام ئەڵێن هەر شتێک ئیجابێتێکی تیا بوو، مادەم کابرای دیعایەکە با ئێمە ئیجابێتەکانی لێ وەرگرین. لە دیموکراسیەت و لە ئیسلامیشا وتم گەل مافیەوەی هەیە سەروەر بێ وا بێ خاوەنی بڕیاری خۆی بێ، کەس نابێ بڕیار بە خۆی بسەپێنێ لەسەر من نابێ بڕیار بم کێ حکمی منەکە. ئەمە سیادەی گەلە، نەک حاکمیەتی گەل، چ لە تەشریع، چ لە اختیاری حاکم، چ لە عەزلی حاکم، چ لە ئیقراری بوجە کە ئەمانە هەمووی نوێنەرەکانی ئەم گەلەیکەن لە ڕێەوەی کە مەبدەیەکی شەرعی ئیسلامیە ئەهلی سوننە باوەڕی پێێتی، چونکە ئێمە ئەهلی سوننە باوەڕمان بە ویلایەتی فەقیه و بەوە نییە خوا لە عەسمانەوە یەکێگەنێرێ و ئێستاش ئیمامەکان لە سەردەما حکمەکەن و معسوومن و ئەمانەش وەکیلی ئیمامی زەمان، ئەم شتانە لای ئێمە نییە. ئێمە باوەڕمان بەوە هەیە گەل خۆی سەروەرە، مسلمانان خۆیان سەرکردە سیاسیەکانی خۆیان هەڵبژێرن و پێویستە ئەوان حکمڕانی ئەو سیستەمە بکەن. ئەو دیموکراسیەتمان پێویستە بۆ گێڕانەوەی هەزاران ماف و کەرامەتی خەڵک کە هەدر کراوە و کابراش ئامادە نیەن بە ئیسلام بماتەوە، با بە دیموکراسیەت بماتەوە. قەیچیەکە با ئێمەش نەبین بە وەکو نەسرانیەکانی سەردەمی حەزەتی عومەر شەڕیان لەگەڵ مەفهومی جیزیا کردیان، ئێمە جیزیە نادەین، ئێمە عەرەبین، تۆ ناوی بنێ سەدەقە ئێمە ئەدەینێ وتی جا مادەم عەقڵیان وایە ناوی بنێن سەدەقە دەبێن پارەکەتان بێنن. یعنی مشکلەکەتان مشکلەوەی ناوی سەدەقەیە دە با ناوی سەدەقە نەبێ، با ناوی جیزیە نەبێ ناوی سەدەقە بێ. یعنی مشکلەکەی ئێمە نابێ بێتە مشکلەی مستەڵەح. مەسەلەی نیزامی نیابی لەگەڵ ئێمە ئەگونجێ مشکلەیەکی تیانە. زۆرێک لەو ئازادیانەی کە ئێستا کەپت کراون، یعنی ڕاستە ئازادی میدیایی لەوانەیە لە وڵاتێک وەکو ئەمریکا بنمونە. ئەمریکا ئێستا چونکە سەرمایەداری لەگەڵ دیموکراسیەت تێکەڵ بووە لە زۆرێک لە دەوڵەتانی ئەمریکا ئەوروپا، ئەوەی کە حکومەکە خاوەن کۆمپانیاکانن، لۆبی یەهودی حکومەکە کە ملیارەها دۆلاری هەیە، کۆمپانیای گەورەی هەیە، ملیۆنەها دەنگی ڕێکخراوی هەیە، ئایپاک حکومەکە لە ئەمریکا نەوەک دیموکراسیەت و گەلی ئەمریکا بەڕاستی. لەبەرەوە ئەمە حەقیقەتێکە، ئەمە تێکۆڵبوونی دیموکراسیەتە لەگەڵ کەپیتالیزم. ئەمە علاقەی بە ئەسڵی جەوهەری دیموکراسیۆنیە کە میکانیزمێکی معقولە ئەگەر تۆ احترام لە ئیرادی خەڵک بگری. دوایەوە بەڕێزان هیچ وەختێک دیموکراسیەتی حەقیقی لەگەڵ شوناسی هیچ نەتەوەیە کا دژنیە، چونکە دیموکراسیەت خۆی لە ئەسڵا فەلسەفە نییە. لە دوای قەرنی هەژدەوە دیموکراسیەت تێکەڵ بۆ لەگەڵ مەفهومی لیبرالیزم، ئەویش تەبەنی ناکراتاوەکو 500 ساڵ لەمەوە پێش. لەبەرەوە وڵاتێکی ئیسلامی ئەبێ دیموکراسی بێ وەکو میکانیزم ئیسلامی بێ وەکو شوناس و هەویەت. و هەر دیموکراسیەتێکیش ڕێژ لە شوناسی ئیسلامی و سەروەری ئیسلام نەگرێ کە شوناسی هەر نەتەوەیەک ئەخرێتە ناو مەبادیئی دەستورەوە، ئەوەی پێوترێ المەبادی الموجهة للدستور. و هەر یاسایەک، هەر نەریتێک، هەر قانونێک لەگەڵ شوناسی نەتەوەکە کە لە مەبادیئی دەستور ئەجێ کراوەتەوە نەگونجێ ئەبێ ڕەفز کرێ. ئەی باشە پێم بڵێن ئومەتێک ئەگەر فعلەن مسلمان بێ چۆن شتێکی ترەکا بە بەدیلی ئیسلام ولا ژێر هەر عنوانەکە چۆن قبوڵەکە کەسێک شوناس و کولتوری پێشێل بکرێ و نەریتێکی تر بخرێتە شوێنی بە هەر ناوێکۆ بێ، نە بە ناوی دیموکراسیەت و ئەمە قبوڵە و علمانیەکیش نابێ ئەمەی قبول بێ کە زۆرینەی میلەتێک مسلمان بێ ڕێز لە ئاینەکەی نەگیرێ بە ناوی ئەوە کە دیموکراسیەت. بۆچی نابێ ڕێز لە ئاینی ئەم نەتەوەیە بگری؟ وەڵا لەبەرەوەی ئێمە لیبرالیمانەوە. جا جەناب لیبرالی دەوێت چەند کەسی لە وڵاتە سیکۆلەریزم دەوێت و چەند کەسی لە وڵاتە تاوەکو لەو لای شۆڵەی دیموکراسیەت یعنی حکمی گەل، حکمی گەلی مسلمان یعنی حکمێک گونجاو لەگەڵ ڕۆحی ئیسلام و لەگەڵ ئەحکامی ئیسلام و ئیتر کاتیش نییە لەوە زیاتر ببرن داوات لێ بردنەکە. دووبارە سڵاوتان لێکم، سێبارە سڵاوتان لێکەمە بە سڵاوی ئیسلام. السلام علیکم ورحمة الله وبركاته. من بە تەسەورەکەی تەسەورە ئوسوولیەکەی مامۆستا دکتۆر دەست پێکەم، دکتۆر موسەنا دەست پێکەم کە فەرمی واتە عیبرە بە موسەما نییە بە ناوە.
بە ناو نییە بڵین بە ناوەڕۆکە هەر نمونونەکەشی کە هێنایەوە ئەم زانستە ئوسوڵەیە کە دامەزراوە مەسیحەکانی نەجران هاتنە خزمەتی عومەر وتیان ئێمە جزیە ناین وتی بۆچی جزیە ناین وتی آخر جزیە یعنی وەکو جیبایە وایە ئێمەم جیبایە ناین و ناو نایی بنێ زەکات بۆمان سەدەقە بۆمان هیچ کێشە نەبوو لە مستەڵەحێکی ئیسلامی و بۆ مستەڵەحێکی ئیسلامی تر ڕۆشت چونکە ئێمە خۆمان شتەکەمان پێبەخشین نەک ئەوان شتێکیان هێنا بۆ نمونە بڵێ ناوێکی هەرتەقەییە و ئیلا بێم هەرتەقەیە لا بدرێ بیکەن بە مستەڵەحێکی ئێمە نا مستەڵەحەکە مستەڵەحێکی ئیسلامیە بەڵێ فعلەن من شەڕم لەگەڵ شەڕی لەگەڵ زاراوایە چونکە کۆمەڵێک ئەدەبیات و زاراوەم هەیە ئەو قبوڵی ناکە یاسای تەواری بۆ داناوە کابرا بڕای بەخوا نییە بڕای بە دینداریەت نییە بڕای بە یەک ئەدەبیاتی ئیسلامی نییە پێش شوعیشە باز لە ئەدەبیات و جەدەلێتی مارکسیەکە یەک سەعات بۆ شیەکە دەڵێ هونالێکە عیلاقە جەدەلیە بین الظاهر والباطن پێڵەی کافر یەکسەر قانونێکی تیرۆریان بۆ داناوی لە پەرلەمان و وڵاتێکی موسڵمان ئەگەر بە کەسێک بڵێ کافر یەکسەر ئەبێ بچیتە بەردەمی پەتی سێدارە و ئیعدام بکرێت کابرا بە ئەسڵیش کافرە خۆ کافر شاخ و گوێی نییە جنێو نییە بۆیە مستەڵەحەکە ئەوانی شەڕی مستەڵەحمان لەگەڵاکەن وشەی شەهید کە وشەیەکی ئیسلامیە بەکاری ئەهێنێتەوە بە تەعنەوە بەکارێنێتەوە ئەنفال کە مستەڵەحی ئیسلامیە بەکارێنێتەوە بە تەعنەوە بەکارێنێتەوە حتا حیزبەکانی تر شوناسی حیزبە عەلمانیەکان و ئیسلامیەکان ئەکرێت من ناوی حیزبێکی ئیسلامی لێ بکەمەوە بەڵام کاکە بچۆ ناوێکێتی نیشتیمانی کوردستان و کە سوسیال دیموکراتە بڕۆ ناوەوە ئیشکا قبوڵت نییە بکەواتە ئەبێ ئەدەبیات و ناوەکان جیاواز بێ هەر یەک بە ئەدەبیات و شوناسی خۆی و ناسنامەی خۆی بۆی خۆی بە خەڵکی بناسێنێ ئەمە وەکو مەسلەی ناو و ناوەڕۆک کە زۆر گرنگە لە ئیسلامە و پێغەمبەری خۆش عەلەیهی سەڵات وسەلام احتیمامی زۆری پێیاوە نازانم دەنگ نایەت مەزبوطە مەزبوط باشە پاشان لە ئیسلامە بەڕێزانی من مشکلەم لەگەڵ پەرلەمانە نییە پەرلەمان بینایە هیچ کێشەیەک بۆ من دروست ناکات پەرلەمانە نازانم چێ ئەو بینایە من لەگەڵ بینایە شەڕ ناکەم لەگەڵ دار و دیوارە شەڕ ناکەم لەگەڵ یاسا شەڕەکەم یاسا بێت یاسای جێندەرم بۆ دەربکا و بڵێ فرەژنی و لەولاوە بڵێ ئەو هەموو تەسەورکەن لە وڵاتێکی مسلمانانە کۆمپانیا دانرێ کۆمپانیای خەڵکی طەبیعی بۆ هێنانی کاشی بەس لەبەرەوەی ئینتیمایەکی ئیسلامی هەیە بۆی دروست ناکرێن نمونەم لە بەردەستایە سەدان کۆمپانیای گەورەی هێنانی مەشروب کە ئەم وڵاتە زۆریشی مەشروب خۆر نییە معقولە چۆن کامە ئەم حکومە لە کێوە سەرچاوی گرتووە گەر لە جێگایەک نەبێت کە یاساکە خەڵکێکی تر پیادەیەکە و یاسای ئیسلامی ئیهمال کردووە لە ڕووی مەیدانیەوە بەڕێزانی من لە دنیای ئەمڕۆی دیموکراسیە سەر سەیری ئەم دیموکراسیەکەن بۆیە من پێم وایە وەکو مریشک وایە هێلکەی شەکا و ڕیقنەی شەکا هێلکەکەی کەمترە لە ڕیقنەکە چونکە عادە مریشک هەر ڕۆژی هێلکەیەکەکە بەڵام ڕیقنەیش زۆرەکە لەگەڵ ڕێزم بۆ دیموکراسی خواستەکان تەسەوراتی منە ئەمە چونکە ئەم سیستەمە ناگونجێ لەگەڵ وڵاتی منە معقولە لەو سەری مۆریتانیاوە تا ئەو سەری وڵاتی دنیا بێن کام وڵاتێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا لەسەر سندوقی دەنگدان دیموکراسیان قبول کردووە کاتێ بەرەی ئینقاز لە نەوەتەکانە بە سندوقی دەنگدان بە نەزیهانە توانیان بچنە سەر حکم فەڕەنسای وڵاتی دیموکراسی و تێگەر ئینقازمان نەکەن لە بەرەی ئینقاز ئێمە ئینقازتانەکەین کوا دیموکراسی چیان نەکرد بە سندوقی دەنگدان حەماس هاتە سەر حکم بەرامبەر بە موسڵمانەکان قسەکەم بەس نموزەجی ئەوەیە نمەوە وتیان قبولمان نییە چیان نەکرد بە غەزە و زفەی غەربی و شەرقیەکەیشی بابە محەممەد مرسی فەقیر ئەو پیاوە بەڕێزە باشە ئەمە نموزەجی دیموکراسی نییە لە دنیاە سێری مشەڕەف بکەن لە پاکستانە بابە سەدان نمونەی تر هەیە لە ئەوروپایە خەڵک ئازادە ئازادی هەیە لە خۆشەویستی بەرامبەر بە ئافرەت لە دیسکۆکانە لە مەشروب خواردنە لە حەزیە سەرمایەداری خێزانی نەهێشتووە ئەشێت ئەم دیموکراسیە لە جێگایەک بە شێوەیەک حکومکە خەڵکەکە بڕەتێنێت چاوچنۆکی کردو بۆ هەموو ئەوەی کە دای بماڵێ لە هەموو ئەزمموی حیاتی خێزانی ئەزمموی حیاتی خۆشەویستی من لە ئەوروپایە ئەژیم ئەزانم ئینسان چەنە قیمەتی هەیە ئەزانم کە باوک لەوێ چ معنایەکی ئەزانم کە مناڵ کوڕی ڕقەمە ئافرەت هەموو حەزەکانی لەسەر هەموو ئاواتی ئەوەیە لە هەفتەیەکە ئیش بکات بۆ ئەوەی ئەو شەوەی کە شەوی شەمە و یەکشەمەیە خۆی مەست بکە و هەچیش ناڕەحەتی و ئازارێتی لە بیری خۆی بباتەوە کورە بڕێزانی من کابرایەکی سەرسەری وڵاتی ئێمەچێ لە دیسکۆیەکە ئافرەتێکی ئەوروپیانە دەرەوە ئەم کابرا سەرسەریە نوێژ ناکە هیچ شتێ ناکە معجیبە بێتۆ پێی لەبەرەوەی کەرامەتی پارێزێ نەخۆیەکی ئیسلامی تایە لەناو ئەم وڵاتە دیموکراتیا بەم کابرا مەشروب خۆرە سەرسەری لە دیسکۆ هێنێتە دەرەوە ئەمە نەک نموزەجە ئەمە دیاردەیە لە ئەوروپایە ئەزانن بۆ لەبەرەوەی ئەم دیموکراسی و سەرمایەداریە وایشی کردووە لە ئەوروپا ڕاستە لە ڕووی کوشتن و تەقینەوە
ئەو شتانە نییە لەوێ بەڵام سیستمێکی سارد و سڕ سیستمێک کە هەموو ئەو مجتەمەعی وێران کردو ئەو مجتەمەعی وا لێ کردو ڕووتی کردوتەوە لە خۆشەویستی وەکو عیسە بیرگۆڤیچ لەو کتێبە ناوازەیە ئەڵە ئەوان لەسەر سیستمێکی مادی بەحت ئیشەکەن ئەمەش ئەو سیستمە دیموکراسیە کە ئەوان باسییان لێوە کردوتەوە من نموزەجی ئەلبێر کامۆ فەیلسوفی جەزائیری فەڕەنسی ئەڵێ مسلماتی دیموکراسی ئەوەیە کە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە لەبەرەوەی مەحاکمی تەفتیش دروستەکە کەسێک نییە لە ڕائیدان و قاعیدانی فەیلسوفانی ئەم بیرە ئەم سیستمە ئەم هەشتەی ئەم ناوەی لێ ئەنێنەوە باس لەوە نەکە کە دین پەراوێز نەکە من چۆن تەبەنی بکەم ئەشێ لە ناو سیستمەکە ئیش بکەم بەڵام هەرگیز هەرگیز تەبەنی ئەمە ناکەم بۆیە ئێمە تەبەنیمان کردووە تا ئێستا نەبووینەتە خاوەنی پرۆژەی خۆمان ئەی باشە ئەپرسن ئەی باشە ئێمە چی بکەین ئەم ئیسلامت بۆ چی هەڵگرتووە ئەی تۆ صاحب یەگەر ئەم ئیسلامە عەزیمە نەبی لە خواوە هاتووە خوا هێناوێتی خوارە بۆ پێغەمبەرێکی نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تۆ بۆچی بەشداریەکەی لەم سیستەما لەبەر ئەوەش کە بەشداری تیا کردەوە هەروەکو محەممەد مورسی وەکو بەرەی ئینقاز وەکو خەڵکی تری لێ ناتوانانی پرۆژەکانی خۆت بخەیتە پێشەوە کە خستیشتە پێشەوە زۆرینەیشت لەگەڵا بوو کورە وەختە دیموکراسی دیکتاتۆرترین نظامە لەسەرم عەرزە لە چ وڵاتێکە هاتووە زۆرینە حکوم بکە بابە گیان وەڵڵا کۆمپانیای زەبەلاح بلاگوەتەر حکومەکە ئەمریکا حکومەکە ئەوە حکومەکە کە ئەوێت سەرمایەکەی خۆی بەسەر خەڵکییا بچەسپێنێ هەموو دامەزراوانش دووبارەیەکەمەوە ئەمە زۆر مهمە میدیای ئازاد دامەزراوەی دادگای ئازاد ئەسکەرتاریەتی ئازاد یاسای ئازاد هەموو ئەمانە تەنها بۆ مەساڵحی 50 دەوڵەمەندە لەسەرم عەرزە نموزەجی کوردستانی ئێمە کە ئێمە لەم واقعەیە ئیش ئەکەین سەبەبی ئەوەیە ئیسلامیەکانی ئێمە پرۆژەیان نییە ساڵ بە ساڵ و دەیان ڕۆژ بە ڕۆژ لەبەر ئەوەیان هەر لە جاتی ئەوەی کە ئەو خەڵکە زۆرە بێ لە جاتی ئەمانیش زۆر ببن هەرێنەوە دواوە پرۆژەکە بچووک ئەبێتەوە لەبەرەوە یەکەم نەتەسەوراتێکی ئەوەیان هەیە وەکو یوسفی ئیش بکەن خۆیان شت بسەپێنن بەسەر ئەم سیستمەیە نەتەسەورێکی ئۆپۆزیسیۆنی سەیدنا موسای شانێ بەرامبەر بە فیرعەون بوەستنەوە نەتەسەوراتێکی حکمی داود و سلێمانی شانەیە کە ئیمپراتۆریانە ئیش بکەن نەتەسەوراتێکی پێغەمبەرانی شانەیە عەلەیهی سەڵات وەسەلام سیستمەکە قبوڵ نەکەن بەڵام بانگەوازەکە لە ناویا بکەن پێغەمبەری خۆش ناو دەسەڵاتی قوڕەیشە سیستمەکەی قبوڵ نەبوو بانگەوازی کرد ناڕەحەتیان کرد بە دوای مەوایە گەڕا من نامەوێت ئێستا باسی قۆناغەکانی سیرە بکەمەوە بەڵام ئەمێ باسی واقعی ئێستامان بکەمەوە ئێستا لە دنیاە پرسیاری مووەجه ئەوەیە بۆ هەموو لایەک لە چ شوێنێکی ئەم دنیاە ئیسلامیەک بە دیموکراسی توانی حکم بگرێتە دەست ئەمە پرسیارەکەیە لە کام شوێنە ئەم ئیسلامە ئەم عەزیز بوو بەم دیموکراسیە لە چ جێگایەکی ئەم دنیاە لە چ شوێنێکی ئەم دنیاە ئیسلامیان پێ قبوڵە بەڕێزانی من ئیسلام زۆر وازەحە لەگەڵ هەموو کەسێکە خاوەنی فکرێکی زۆر مەرمووقە اعتراف بە عەلمانیەکە ناترسێ اعتراف بە جوولەکەکە ناترسێ اعتراف بە مەسیحەکە ناترسێ لە قورئانەکەیە باس لە مەجوسی ئەکات ئەحکامیان بۆ دائەنێ ڕێزیان لێک اعترافیان پێکە تو خواوەرن لە هەر هەمویان لە عەلمانیەتێکی زۆر نازانم چی پێڵن میانە ڕێوی پێڵن چی پێڵن بێن لەگەڵ ئەمانە بزان کەسیان اعتراف بە ئیسلامەکە هەچ کەسێکی دڵکا کە بێ دین تەندروست کرێ بیهێنی بیخەیتە ئەولاوە دین و عەلمانیەت فەرقیانەیە دیموکراسیەت لە ئەرە دیموکراس خوازەکان و عەلمانەکان وا ناڵێن ئێمە اعترافتان پێەکەین ئێوە اعتراف بە ئێمە ناکەنەوە کەمادە من خاوەنی ئەم هەموو دید و تەسەوراتە و ئەم ئازایەتیشم لە فکرە چونکە فکری ئیسلامی هیچ کەسێک ناتوانێت بەرامبەری بوەسێتەوە خاوەنی تەجروبەیەکی عەزیمە لە پێغەمبەری نازدارەوە کە بە وحی هاتووە هەتاکو عوسمانیەکان ڕاستە عوسمانەکانش کە تیا چونکە سەرێکی مێرولەیی و جسمێکی دەینەسووریانە بوو خاوەنی فکر نەبوون بەڵام هێزێکی غەترەسەییان هەبوو ئەوانیش سۆپەرمانیانە ئیشانە کرد قسەکەم ئەمەیە لێرە بەڕێزانی من ئێمە کە ساحیبی فکرین خاوەنی فکری خۆمانین خاوەنی ئەدەبیاتی خۆمانین شتێک هەڵناگرمەوە بەرامبەر بە ئیسلامەکەم مەبەستم قسەکەی دکتۆر نییە من زۆر خۆشحاڵم بۆی کە دکتۆر ئەم قسەیە چونکە بۆ من تازە بوو لەناو ئیسلامیەکانی تراوان نییە لەناو حتا پێچێ لەناو حیزبەکەی دکتۆری شاو تەسەورە نەبێت کە ئەم ئەیڵێتەوە لەناو حیزبە ئیسلامیەکانە ئەڵێ شورا هیچ معنایەکی نییە ئەگەر دیموکراسی نەبێ کورە من هەمووی گیانمە لەرزێ سوورە بمەوە لەم قسەیە چۆن دیموکراسی معنای شورای ئیسلام معنی شورا توخمێکی سیاسی ئیسلامی سوورەتێکی بەناوەیە چۆن مەفهوم و معنای نییە تۆ ئەگەر بێت دیموکراسی قیاس دەکەیتەوە دیموکراسیە کە عەرزم کردن 1100 ساڵ پێش هاتنی پێغەمبەری خوا وجودی هەبووە پێغەمبەری خوا حسابی بۆ نەکرد باسی نەکرد لە هیچ جێگایەکۆ نەیەنە پیریلێکس کە سیاسیەکی یۆنانی بوو ئەم زاراوەی هێناوەتە پێشەوە چونکە لە وڵاتە فرەخوایی هەبوو دوایی پێمان ئەڵێنەوە کاکە ئەوە لەو سەردەما دیموکراسیەکی ڕاستەوخۆ بۆ ئێستا هاتووە ناڕاستەوخۆ کراوە و لیبرالی تێوە پێشراوە ئێمە وەکو میکانی وەکو وشەیش قبوڵم نییە چونکە من خۆم خاوەنی ئیسلامم دیموکراس خوازێکم پێ بڵێن لەسەرم عەرزا ئیسلامی قبوڵ بێ هەمووی کە ئەچێتە بەردەمی پەرلەمانەکانی ئەوروپا بە سەرۆکی گەورەی و ئەم وڵاتەیشەوە لە بەردەم پەرلەمانی بەلجیکیا پێتان ئەڵێ وعدتان ئێمە کە دین و دەوڵەتان بۆ لێک جیاکەمەوە
تۆ چۆن لەناو ئەم سیستما ئیشەکەی بابە محەممەد مورسی بە دەنگدانی زۆر ئەخر ئیخوانی میسر بەڕێزانی من ساحبی 5 ملیۆن نوخبن لەو 6 ملیۆنەی کە ماڵە لەسەر میسر 5 ملیۆن نوخبە ئیشەکا وەکو هەنگ عاقڵترین خەڵکن هەرواز لە میسر بێن ئەو ئومەتە ئەبا بەڕێوە ئەها سیسیەکی جیقن چی نەکرد بە مورسی ئەمە قسەکەمان لێرە ئەمەیە ئایا ئێمە لەناو ئەم سیستەما کە بانگەوازی بۆکەین و دەنگی بۆ بەرزەکەینەوە بەهرەمەند بووین وەکو تعلیقیش بڵێنەوە خەڵکەکانی خۆمان لەسەرەوە پەروەردە ناکەینەوە کە ئێمە شتێکمان پێیە توخوا ئێوە خۆتان بڵێن بەڕێزانی من کێ لە وڵاتی ئێمە پێی بڵێ حکومەتی ئیسلامین بۆ دابمەزرێنە ئەزانێن نموزەجی حکومەتی ئیسلامیت پێ بە حکومەتی ئیسلامی کاکە خۆ وەکو مامۆستا فەرمی سیوقراتی نییە دووشت بۆ خەڵکی دوو جومگەی هەیە چێتە ناو خەڵکەوە یەکەمیان نان و ئەمان ئەم نان و ئەم ئەی باشە خەڵکێکی ساپرسی ئەی باشە ماکوان ئەی تۆش بەباسی حکومەتی مەدەنیەکەی ئێوە نیە ئیسلامیش هەردوو جومگا خاتە ناوی ئەی حکومەتە مەدەنیەکەی ئیسلام لەکوێوە سەرچاوە ئەگرێتەوە کە مەدەنیە و ناو خەڵکیەتە ناوە فەرقی هەیە لەگەڵ دیموکراسیا زۆر سێ دەستگای گەورە لە مەدەنیەکەوە سەر هەڵەهێنێ یەکەم قەزاوەت و دادگەریەکە هەر مەلا بەڕێزەکانن مفتیەکان کە قانون دەرەکە هەر لەناو مجتەمع مەدەنیەکەوێتە دەرەوە و هەروەها مفەقیهەکانیش کە ژیان و معاملات و عیباداتی خەڵکی ڕێگەخەن هەر لەناو مجتەمعەکەیەتە دەرەوە کورە منە شتە جوانم پێ چۆنێ گۆڕمە لەگەڵ دیموکراسیەکی پینە و پەڕۆیە من بۆ خۆم ساحێبی ئەمەم تۆ هەچ کەسێک گێ دەڵێت ئەم کەسە ئەمە لێکچوونمان هەیە لەگەڵێ باشە ڕێزمەیە بۆ لێکچوونەکە من بۆ خۆم ساحێبی شتێکم لەم وڵاتەیە بۆ من هەزار و ئەوەندە ساڵ لەم وڵاتە ساحێبی ئیسلامم دیموکراسیەکە هاتووەکو توێکی زڕ لە غەربەوە کە لەناو مجتەمەعی منە دەرنەهاتۆتە پێشەوە بەسەر منە ئەیسەپێنی ئەگەر دیموکراسیەکەشم پێ قبوڵ نەبێ وەکو ئەندامی مەکتەبی سیاسێکی حیزبێکی عەلمانیە و ئەوەی دیموکراسی پێ قبوڵ نەبووە بکوژرێ بەشتی ڤیدۆ لامە ئەوەی دیموکراسی پێ قبوڵ نەبووە بکوژرێ برای گیان ئەمە دیموکراسیەت یا دیکتاتۆریەتە بەجددی یعنی ئەوە بێ بکوژرێ کاگێڕی مەکتەبی سیاسی حیزبێکە باشە زۆر خەتەرە بەڕێزان ئەمە جا بۆیە کۆتایی قسەم بەوەیە نەمازم چەند دەقە ماوە زۆر باشە کۆتایی قسەم بەوەیەنم خوای متعالە فەرمی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کاکی جان هەموو ئەفکارێکی تر ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کورس بتیان پەرستۆ بت پێ خوای متعال ناوی ناوە دین هەر شتێک کە تەعارض بوو لەگەڵ دینەکەی توە بەرامبەری وەستایەوە کورە بەڕێزان قبوڵ نییە بە هیچ شێوەیە قبوڵ نییە من تایسە کەس گوێی بانەیاوم ئاسایش بانگی نەکردم دەستگای تژە تیرۆر ناتۆتە سەرم بۆچی تەنەزول بکەم لە هەموو بەبادی ئەی خۆم هیچ شتێک نەبووە هەر کاتێک کە کردمی وەختەم بلم بە قەنارەکەەوە چەندها پیاوی پیاوانە لەسەر مەبادی خۆشی بینی نەکردووە دانەبەزیوە خۆ هیچ کەسێکیش مەبەستم لەوە نییە مەبەستم لە دیموکراسیەکەیە کە ئەگەر بە مەرموقی باس کرد و مەکانەتێکی بێ لە دنیا مەرموق بێ ئەی ئیسلامەکەی من بۆ مەکانەت و مەرموقێتی نییە هیچ کەس بە ئازایەتی لەم ئیسلامە ڕۆژێک لە تەمەنی کەمی کردو مامۆستا هیچ کەسێکیش بە ترسنۆکی ڕۆژێک لەم دنیاە لەم زەمینە لە تەمەنی زیایی کردووە کوربا بە ساحەبی ئیسلامی ئیسلامەکەمان زۆر بەرزترە لە هەچی ئەفکاری ترە سەرم عەرزە لە بەرزەکان بەرزترە خوا ناردوێتێ خوارەوە کێ ڕاستەکە و کێ ئێوە مناقەشەی بکە کێ لەگەڵ خواشە زۆرانەک لێ فەرمەوە عەرزەوە گەس خوای گەورە پشتی ئەشکێنێ بەحسەکە بەحسێکی فکریە بەڵام لەسەر سیستمی سیاسی دامەزرێ شەڕێکی گەورە و خۆشەکەوێتە نێوانی خەڵکیەوە ئەم شەڕەش لە نێوانی خەڵک و خوایە خوای متعالی جێنشینی خۆی لەسەر زەویا داناوە ئەفەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة تۆ جێنشینی حکمی خوای گەورەی لەسەر زەویە خوای گەورە بە داود دەفەرمێ یا داود تۆ خەلیفەی منی لەسەر ئەم زەویە واتە جێگرەوەی حکمی خوای گەورەی لەسەر ئەم سەر زەویە فاحكم بالعدل يعني فاحكم بالكتاب بۆ کتابێکی ئەینێرێتە خوارەوە ئەم قورئانە بۆچی بۆ ئێمە هاتووە ئەم دەستور و یاسایە بۆچی بۆ ئێمە هاتووە ئەم پێغەمبەرە بۆ سوپای دروست کرد بۆ مخابراتی دروست کرد ئەخر پێغەمبەری خوا گەورەترین مخابراتی دروست کرد ناویشی ناو چاو یەکەم هەرچی دەستگای جاسوسی بوو لەناو مەکا کەشفی کرد لە ڕێگەی ئیبن عەباسەوە محەممەدی کوڕی مەسلەمەی هێنا ئەوەی گەندەڵ بووە و خراپەکار بووە بەرامبەر ئیسلامە ئەی چۆ بیکوژە کاتێکیش کە هات بە حوزافەی یەمانیە وت ئەوەی کە منافق و جاسوس بوو لەناو دەوڵەتەکەی هەمی کەشف کرد باشە ئەمە هەموو ئەو دەستگا مخابراتە FBI و گەورانە لەسەر ئەمە دانەمەزراوە هەر ئەمە وانە هەموو شتێکی تیان نیە ئیسلامە لە ڕووی جیۆپۆلیتیک و لە ڕووی جیۆپۆلیتاری لە ڕووی ئەمنی قەومی لە هەموو ڕووەکانی ترەوە فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله